سڵاو و ڕێزی بێپایانم بۆ بینەرانی ڤارکاز لە هەر شوەیەکە هەن. بەرنامەی ئەمڕۆمان جیاوازە. لەبەرەوەی میوانەکەمان ئەکرێت گرێشوێرەکانی تاچی کورد و خێزانی کوردمان بۆ بکاتەوە. بۆیە من ئەمڕۆ بەرنامە پێشکەش ناکەم. بەڵکو وەکو نوێنەری ئێوە لێرە دانیشتوم، وەکو هەڵگری نەخۆشیەکان، وەکو هەڵگری کێشەکان، پرسیارەکانم ئاڕاستەی دکتۆر هێمن خورشی دەکەم. یەخوا بەخێربی کاک دکتۆر. زۆر سپاس کاکڕەمێر. سپاس باشە بەخێر بێ. خۆ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاسانەکەم، سپاس بۆ ئێوە کە ئەم دەرفەتەدان ڕەخسان و من هاتم ئینشاڵڵا لەگەڵتان هابم ئەمڕۆ. گەورەی خۆتە گەورەت کردین دکتۆر جان. با لەوە دەست پێ بکەم، جاران کێشەکان زیاتر بوونیان ئێستا؟ بەناوی خۆی گەورە. ڕاستی پرسیارە یەکەم پرسیارت لۆقمێک بوو، پرسیارێکی گەورە بوو، بێ ئەنیسان خۆی بۆ ئامادەکە وەڵام داتەوە. هەموو سەردەمێک لەوەتی مرۆڤ هەبووە لە سەرزەوی، هەموو سەردەمێک کێشەی خۆی هەبووە. جاران مرۆڤی تایبەت بەخۆی هەبووە، ئەم سەردەمەش هەم کێشەی تایبەت بەخۆی هەیە، مرۆڤەکانیش بە جۆرە جۆرەکان گۆڕاون. من لێەوە دەست پێەکەم هەر کەسێک بڕای وابێ کە مرۆڤ هەموو شتێکی نەگۆڕە و مرۆڤ لە هەموو سەردەم و قۆناغێکە وەکو یەکە، من بڕوان بەوی نەنیە، ینی بڕوان بەو تێزە بەو باوەڕە نییە. بڕوام وایە مرۆڤ بە گوێرەی ژینگە، بە گوێرەی کات و بە گوێرەی شوێن ئەگۆڕێ، هەم بڕوا و تێڕوانینی، هەم کێشەکانی، هەم میزاجی، هەم حەز و مەیل و ئارەزوو هەموو شتێکی. بۆ یە کاڵێن جاران یا ئێستا ڕاستی کەسێک ئەتوانێ وەڵامی ئەو پرسیارە بداتەوە، پێیەکی لە جارانە بێ، پێیەکی لە ئێستاە بێ و ئەو جارانە کەیە کە ئێمە ئەڵێن جاران. من هاوڕێکمان کە هاوتەمەنی منە جارێکیان قسەیەکی جوانی کرد، ئەیوت جاران یاوت شاعری مخەضرەم لە ناو عەرەبە، ئەو شاعرەیە کە پێیەکی لە جاهیلیە و پێیەکی لە ئیسلامە. ئەی بەڕاستی مخەضرەم ئەوان نین، مخەضرەم ئێمەین کە ئاوی کوپەشمان خواردوێتەوە و هۆلۆگرامیشمان بینی و ئایشمان بین. ڕەنگە من تەمەنێکی مناڵیم و تا هەرزەکاریشم پێکم لەو جارانەیە بێ کە جەنابەت پرسیارەکەی بە حکمی ئەوەی من ئەوە خەریکە بمە ئەچمە دەی پێنجەمی عومرمەوە، یەخوا سەلامەت بی، هەردوو قۆناغەکەمان بینیوە. بۆیە جاران هەندێک کێشە هەبوون و ئێستا هەندێکێ، بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە ئەو ئامرازی گەیاندنان و کۆمیونیکیشن و پەیوەندیانە وایان کردووە شتەکان زۆر ببینین، بۆیە کێشەکان بە تەکید زیاترە بن. چونکە زانی چۆنە کە کاتێک ینی با بڵێن زانیاری زۆر فراهەم ئەبێ و پێویستی زۆر پڕە بێتەوە، لە هەمان کاتە کێماسی و نەقز دروسە بێ، پێویستی تر دێتە پێشەوە. یعنی من یەک نمونەی بچووکت بۆ ێنمە، مناڵی ئێمە ئەوە بوو ئەچوینە کۆڵانیاریمانە کرد، هاتینەوە ئەگەر لە شەو ڕۆژێکە سەعاتێ بەرنامەی مناڵان هەبووە سەیرمانە کرد، فیلمێک هەبوو شەوانە گشتی ماڵەکە کۆ بۆ جاریوا بوو کۆڵانێ تەلەڤیزۆنێکی تیا بوو، گەڕەکێک ئەچون بەیەکەوە سەیریانە کرد، دوو کەناڵی تەلەڤیزۆن هەبوو، سیان هەبوو تاو. ئێستا تۆ مامەڵە لەگەڵ ئەوە ناکەی، مامەڵە لەگەڵ مەلایین ملیۆنان کەناڵ و بابەتەکەی نازانین وونەبیت. ئەمە تەبعاً کێشەی زیاترە نێتەوە. مناڵی جاران داواکاریەکەی لە دایک و باوکی چی بوو، ئێستا داواکاریەکەی چییە؟ بۆیە بەڵێ کێشەی ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەم سەردەمە کێشەی زۆر زۆرە. لەبەر ئەوە من بوتومە لە چەند شوێنێکی تریشان مرۆڤ پێم وایە مرۆڤ وا دروست نەکراوە کە ئەم هەموو بەرگەی ئەم هەموو زانیاریە بگرێ. ئەوەی کە خۆزیە ساراماگۆ ڕۆمانوسی پرتوگالی بەناوبانگ هەڵگری خەڵاتی نۆبڵ، خاوەنی ڕۆمانی کوێری، باسیەکە لە ڕۆمانەکەیە باسی کوێریەکەکە کە پەتایەکی کوێری ئەدا بەسەر شارێکە، ئەوانەی کە کوێرە بن چاویان لە بری ئەوەی ڕەش ببینێ سپیە بینێ. تەحلیل و ڕاوەی ئەوانەی باڵێن ڕەخنەگرانی ئەدەبی لەسەر ئەو ڕۆمانە ئەوەیە، ئەو 95 ئەوەی نووسیوە، پێشبینی ئەم ڕۆژەی کردووە کە زانیاری ئەوەندە زۆرە بێ مرۆڤ لە بێزانیاریە کوێر نابێت، لە زۆر زانیاریە کوێرە بێ. بۆیە لە بەرایی مێژووەوە لە ئەفلاتۆن و پێش ئەفلاتۆن و هەرچی ئەدیان و ئەوەی کە دینی بڵێن دین و فەلسەفە ئەوە باسییان کردووە، چاوەڕوانی خەیاڵی ئینسانەوە بۆ بگا بەم ڕۆژە. بەڵام ئێستا بینی کە گەیشتۆ بەم ڕۆژە بەرگەی ئەم هەموو زانیاریە ناگرێت. مرۆڤی ئەمڕۆ سەرگەردانە، مرۆڤی ئەمڕۆ وەکو چۆن
جاران خەڵک بۆ ناوبانگ ئەگەڕا ئێستا مرۆڤی ئازا ئەوەیە هەوڵ بدا زۆر نەکەوێتە ڕۆشنایی ئاسایی بێتەوە بەڕێی من طبعا لا نازانم خەڵکی تر چۆنە بینێ و پێم وایە جاران خەڵک بە دوای زانیاریە ئەگەڕا ئێستا مرۆڤ کەناڵەکانی دابخا بۆی کەمترین زانیاری دەستکەوێت بۆی بتوانێت بەو کەمە زانیاری کە هەیەی بژی مرتاحتر بژی چونکە ئینسان کە زۆر بزانێ ها جاران قسەیەکی باوی کوردواریە بۆی دەوەی کە زۆر بخوێنەوە شێتە بێ ڕاستیەکەی بابەتی زۆر خوێندنەوە نیە بەڵام زۆر وەرگرتنی کۆمەڵە زانیاریەکی زۆر کە پێویستمان پێی نییە وای کردووە سەرگەردان بین یعنی من لە زۆر شوێنی ترم قسەم کردووە ئێستاش هەر ئەیڵێمەوە تۆ کە بۆ نمونە هەر بڵێ ئەو ئینستاگرام و فەیسبوک ئەو شتانەی تیکتۆکەوەی کە خەڵک زۆر بەکارینێ نە هەر کەناڵی یوتیوب بکەرەوە سیر کە ڕۆژانە بتەوێت بە دوای بۆ نمونە تۆ دەی پرسیار لە منەکەی ئەڵەی دکتۆر بەرنامەیەکمانەوە منەمەوە شتێک لەسەر نەخۆشیە دەروونەکان ببینم ڤیددیۆ یەکەمە بینم باسی نەخۆشیە دەروونەکان ئەهلەنەوەیشی خۆم لە ناکاوە کە تەواو بێت 4-5 هینی ترت بۆ پێشنیارەکە لە سکرینەکە ڕاتە کێشە یەکێ لەوانە ئەڵێت چۆنێتی لێنانی کفتە هەر لە خۆمەڵێم بزانم ڕەنگە خێزانم حەزی لە کفتە دەستی پیانم کفتە تەواوە بێ دوایی ئەڵێ کەرکەدەن چۆن بچکەیە بێ بەڕاستی هەندێکجار ئەو زانیاریانە هیچ پەیوەندێکی بە منەوە نییە کاتێکە بینم 3-4 ساعت کاتم ڕۆیشتۆ ئەمە منێک لەم تەمەنە و بەم هەموو باگراوندە و بەم هەموو ڕەخنانی کە گرم ئەی مناڵێک گەنجێک کەسێک هیچ ئیشێکی نییە ئەبێ چەند سەرگەردان بێ و چەند بکوێتە ناو وێرە بە بڵێن سەرگەردانیەوە بۆیە بڵێ ئێستا کێشەی زۆرتریەیە لە کاتێکە مرۆڤ زۆر جار لەم سەردەما کێشە سەرەکیەکانی خۆی لە بیر چووە کەوتۆتە دوای کۆمەڵەشت هیچ پەیوەندی بەوە نییە باشترین چارەسەر لەم بینیاوەیە کە سنوورێ بۆ زانیاری وەرگرتن دابنین وانە؟ بەڵێ باشە دکتۆر زیاتر سەردانی کەران بۆ کلینیکەکەی بەڕێزت وەکو دەروونناسێک لە چ ڕێگەزیەکان وەڵی ئەگەر بە ئامار وەربگیرێت 100 ینی دڵنیام لەوەی کە ڕەگەزی مینە زۆرترە باش ئەمە پرسیاری کتر بە دوای خۆیان هێنێ پیاو لە چی ئەترسێت و نایەوێت سەردانی دکتۆرەکانی وەکو بەڕێزت بکات خۆی احتیمالە یەکێک لە ئەگەرەکانەوەی بەشێکی زۆر لە نەخۆشی مەسەن نەخۆشی خەمۆکی و قەلەقی کە زۆرینەی سەردانیکەران لەم سەردەمەیە لەوانن ئەڵێت لە ساڵی 2021 نزیکەی 350 ملیۆن خەڵتوشی دڵە ڕاوکێ بوون 359 ملیۆن کەس بە گوێرەی ئاماری WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هەمیشە ئافرەتان بە نمونە لە خەمۆکیە دوو هێندەی پیاوان تووشە بن بە هۆکاری ڕەنگە هۆرمۆنات ڕەنگە هۆکاری بایۆلۆجی ئەوانە بەر لە هەر شتێکی تر و جگە لە ئۆکاریش تەمان لە ئەندێک کۆمەلگایە چەسانەوە ئەوانە بۆیە هەر بە تەبیعەت ئافرەت زیاتر بەڵێن ڕەگەزی مینە زیاترەوە بن لەگەڵ ئەوەشە پیا و بەتابێت لەم کۆمەلگانەی ئێمە جۆرێک لە نەک خۆیان نایەن کاکڕامیار ئەمە دیقت لەم قسەیە بدە نەک خۆیان نایەن چەندین جار و دوو جار و دە جار و 100 جار ناتوان بژمارە بڵێن بەڵام چەندین ئافرەت زۆر دێن کێشەی گەوریانەیە گەیشتووەتە سەر جیابوونەوە ئەڵێم بۆ مێردەکەت نانی لەگەڵ خۆت ئەمە چارەسەرکەین چونکە تۆ نەخۆشیەکەت ئەڵێ جنۆکە ئەڵێم مێردەکەت جنۆکەکەیە بۆ ناهێنی لەگەڵ خۆت ئەڵێ دکتۆر چی بێنم ئەسڵەن ئەو نازانێ من هاتووم ئەگەر بزانێ من هاتووم ڕەنگە لای مەسەن ماڵی باوکی باڵێن خەزورانی ژنە بڵێ ئەمە شێت بووە ببێتە کارتێ بەدەستەوە بیبا بۆ محکەمە نەک خۆی نایە ئەسڵەن خۆی پێ بێعی بەیانی ینی پێی وایە ئەڵێ تۆ شێت بووی ڕۆی بۆ دکتۆری دەرونی چی منیش پرسیارەکەم ئەوەیە ینی بەشێتیە زانێ گەر بێتە لای دکتۆری دەرونی هەتا ئێستش کە من خۆم بە یەکێ لەوە نازانم کە ڕەنگە نازانم خۆ هەڵنان نەبێ ڕەنگە ڕۆڵێکی باشم بینی بێت لەو شوێنەی کە خۆم ئیشیتیاکەم الحەمدولله بۆ ئەوەی کە ئەم بابەتە نۆرمەلایز کەمانی وای لێ بکەم کاکڕامیار ئەگەر بێتاقەت بێ هیچ شەرم نەکابێ لە ئاستی زۆر گەورە خەڵکی گەورە نووسری گەورە کەسی دیار دێن هەندێک کەس هەردێن هەروەکو سەردان بە حکمیەوەگەم پێکم لە دەرەوەی تۆ بینەفسیا بەەوەی نووسین و شعر و نازم چێ یعنی ئەوە هەوڵی زۆرمدا ئەمە نۆرمەلایز کەم وای لێ بکەم ئاسایی بێ لەگەڵ ئەوەشە هێشتا ئەو ئستیگمایە ئەو پەڵەیە کە لە دنیای ڕۆژاواشە ئەوە هەیە کە نەخۆشی دەرونی هێشتا تازێ هێشتا
بۆیە من هەر لە پسپۆرەکەی خۆمە ئەگەر دیقەدە نانووسم پسپۆری نەخۆشی دەنووسم پسپۆری ئاریشە دەرونیەکە لەبەرەوە ئاریشە دیسئۆردەرە یعنی کێشە یعنی ممکنە کەسەکە نەگەیشت بێتە ئەوەی کە ناوی بنووسن وشەی نەخۆشی وەقعێکی خراپی لەسەر دڵی بەرامبرێ کە ئەڵەی پسپۆری نەخۆشە دەرونیەکان جۆرە لە گەورەی ئەدەیتە خۆت کە تۆ دکتۆرێکی نەخۆشی چارەسەرەکەی لە کاتێکا کەسەکە ڕەنگە وا نەزانێت نەخۆشە تەنها کێشەیەکی ئەمە هەنگاوێکە بۆ بابەتە لەگەڵ ئەوەشا بەڵێ هێشتا ستیگما هەیە هێشتا خەڵکێک لە ڕووی نایە بێ هێشتا خەڵک هاتوۆتە ژوورەوە لە کلینیکەڵێ دکتۆر جارە سەرەتا من نەشێتم نە ئەڵێم ئەسڵ جارێت زاراوەی شێت لە زانستی دەروون پزیشکیان نییە ئێمە کەس بەشێت نازانین دووەم بەشێکی کەم لەو نەخۆشیانەی لە ناو ئاریشە دەرونیەکانە لەو ئاریشە دەرونیانەی کە هەن لەو 300 جۆرەی لە DSM هەیە 300 جۆر ئاریشەی دەرونیەیە بە کلاسیفیکیشن چەندین گروپمانەیە لە ICD و لە DSM ئەو دوو تەصنیفە ئەو دوو کتێبە معتەمەدە پشت پێ بەسراوەی کە لە دنیای ئاریشە دەرونیەکانیان پێ پۆڵێن کراون زۆرن کەمێکی کەمیان ئەچنە ئەو بوارۆ کە لە ناو کوردەواریە لە نێوان دوکانە پێوترێ شێتی بۆ نمونە گروپی سایکۆتیک دیسئۆردەرز ئەوەی سکیزۆفرینیا و شیزۆفرینیا و ئەگەر نا زۆربەی کێشە گەورەکان خەمۆکین قەلاقین کە ئەگەری هەیە من توش بم ئەگەری هەیە ماڵم توش بێ ئەگەر بێ خوشکم توش بێ برام خێزانم مناڵم بۆیە نازانم ئەو بابەتە ئەبێ بە هەمومان ئەگەر 1000 دکتۆری دەرونی ڕۆژانە هەر یەکەی بەرنامەیەک دە بەرنامە پێشکەشکەین بە 10,000 زمان قسە بۆ خەڵکەین هێشتا کەمە کەمە خۆم بەکەم تەرخەمە زانم تا ڕادەیەک لەو بوارەیە و هاوڕەکانم ڕەنگە لە من زیاتر قسەیان لەو بوارە کردو بەڵام ئیعلام میدیا وەکو پێویست گرنگی بۆ بابەتە نەداوە وەکو نازانم چەندێک بابەتەکرێت بۆچی نەچوەتە ناو خەڵکەوە کە ئاریشەی دەروون بۆچی چوون بۆ لای مەلا بۆ لای شێخ شێتی نییە کە ئەدباڵێ ڕسمت ئەگرێ بڵاو دەکاتەوە لە جنوەکەی تیا لێدا ڕسمی وێنەی بڵاوەکاتەوە کەس و کاری هەمووی ئەیبینن بۆ ئەمە عیب نییە بۆ هەچوون بۆ لای دکتۆرێکی دەرونی کرد لەگەڵ تا ڕێز دەگرێ و دانیشە لەگەڵ تا و قسەت دەگەڵاکە بۆ ئەمەیان عیبە بەڕاستی ئەمە بابەتێکە تا قسەی لەسەر بکەن ئێوە عەفوو حتا لە ڕووی میدیاوە ئیشی لەسەر بکەن هێشتاکەم مەشەمەی شەڵاوەکو یەکەم و دووەم هەنگاو هەوڵەین شتەکان بە جۆرە لە جۆرەکان ئاساییکەینەوە کە ئەمە شتێک نییە خەڵک لی تۆقیوە هەر کەسێ بچێتە لای دکتۆرێکی دەرونی معنایەوە نییە کە شێتە معنایەوە نییە کە نەخۆشیێکی قورسی هەیە معنایەوەیە وای دانێ لەگەڵ کەسێکی نزیکی خۆتا دانیشی دەردە دڵێگەکەیت دانیشی کلیلێکی قفڵەکەی تۆی لایە بە حکمی ئەو شەهادە و خوێندنەی کە کردوێتی بێگومان شتێک لە تۆ زیاتر ئەزانێت ئەسان ئەوم بیرکەوتەوە نەچوون بۆ لای دکتۆری دەرونی ئەو کەسانی کە لە نێوان دووکان پیانەوە ترێشێت شیزۆفرینیا ئەوەی کە ئینسایتی نییە لە واقعدا بڕاوە دەرکی نەماوە ئەوانە خۆیان بە نەخۆش نازانن بە زۆرە بێ بیانهێنی خۆی ئەوە مشکلەکە ینی ئەوانی تر کە خۆی بە پێی خۆی دێ ینی شتێکی ئاساییە و ئەزانی چۆنە ئێمە لە ساڵی 2020 کە پەتای کۆڤید ئەوەی کۆرۆنا هات ڕێژەی ئەوەی پێوتێت جەنەرەلایزد ئەنگزایەتی دیسۆردەر قەلەقی دڵڕاوکی گشتی ڕێژەکەی بەرز بوویەوە بۆ 26% بەس لە 1 ساڵە 26% لە جیانە بەرز بوویەوە ڕێژەی خەمۆکی مەیجەر دیپرسیڤ دیسۆردەر 28% لە 1 ساڵە بەرز بوویەوە لەو ساڵی کە کۆڤید ئەنی لە 2020 بازێکی داوە ئەزانی ئێستا دو ئامار من ئەوەی ئاماری 2021 لایە ئەکید 26 زیاترە ئاماری 2021 WHO ئەڵێ 1.1 ملیار خەڵک لە عالەمە ئاریشەی دەرونی هەیە یعنی خۆی 8 ملیارە لە حەوت کەس یەکێک ئاریشەی دەرونیەیە لە عالم لە دنیاە ئێمە کە لە ناو دنیایەکی تاریکان ناچینە ناو ئامارەکانی شۆ کاک ڕامێرەزانی ئێمەی بۆ زیاد کە ڕەنگە زۆر زیاتر بێت تۆ زانی من دایمە یە قسەم کردووە ئەم قسەم تاسە لە ڕووی دکتۆرێکی بۆکو بەڕێستا نەکردووە ینی فرسەت نەبووە بەڵام هە لەبەر خۆتۆ قسەیەکەی نازام تا چەند هەڵە بم یان ڕاست بم هەمیشە وتومە ئەگەر وەکو فەرز بێت هەمومان پێویستمان بە دکتۆرێکی دەرونیە غەڵەتم یان ڕاستم من بۆ خۆشی ئەڵێم هەندێک جار دکتۆرەکانی هاوڕێشم بۆ خۆشیێندێکیان ئەڵێن ئەوەنە هیلاکن و ئاڵێ وڵا دکتۆر هەمومان پێویستمان بە توێ ئەڵێم وەڵا هەندێک جار کە خەڵک وەستاوە خۆم بیرەکەمەوە بخۆشم سرێ بگرم لە دوای خەڵکەوە بێم خۆشم پێویستم بە خۆمە بێت بۆ تۆ ینی وازانی دکتۆری دەرونی وازانی دکتۆری دەرونی خۆی تووشی کێشەی دەرونی نابێ وازانی ئێمە تووشی بێتاقەتی نابین تووشی بێرن ئاوت نابین هەمیشە هەر دەم بە پێکەین بەعکسەوە یعنی ئێمە لە کۆمەلگایەکە ژین
هەزانی کۆمەڵگەی عێراقی منە پێش 2014 لەگەڵ 2014 کە داهاتنی داعش بوو ئەزانین چێنگۆ خۆی عێراق هەر لەوە دیە بۆ هەر کێشە و گرفت بوو لەوەتی من لەدایک بووم و هاتنی سەدام ئەوە هەر کێشی زۆر گەورەتری کردو ئەزانن لە دوای ڕاپەڕین و ئەو هەموو شەڕە و لە دوای لێدانی ینی هەر 10 ساڵ جارێ عێراق قوربەسەرێکی بەسەرات ئەو کورد هەر باسی مەکە کوردی ئەم پارچێت ئەزان چی بەسەرات ئێمە لە ناو ئاگرۆ و لە ناو بەڵام 2014 ینی قەتیعەیەکی گەورە بوو کە داعش هات خەڵک ئەیبینی لەسەر جادە لەسەر کامێرە و ڤیدیۆ خەڵک سەرە بڕێت شتێکی زۆر سیر بووە قێزەون زۆر ترسناک من لە ناو ئاوارەکانی مووسڵە دوای 2016 ئەوەی کە ڕۆیشتن مۆستان لە دەستی داعش دەرکرد لەوێ داوام مەکرد بە درێژایی ئەو 1-2 ساڵە لەو مخەیەمانە وەڵڵا شتی وام لایە بۆتان بازم خۆیان ڕۆمانە ینی هەندێکی منوسیۆت و هەندێکی بڵاو هەندێکی مەر بڵاو نەکردوێتەوە لە 2013 ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە عێراقاڵێ لە هەر 5 تاکی عێراقیەکیان بەڕەسمی ئاریشەی دەرونیە بیرکەرۆی ئەوە 2013 لە 2014 بە دوای بێ چەند خراپتر بوو شتەکە تەمان خراپتر بووە ئێمە ڕاستی کاک ڕامێر دینایەڵمان هەیە لە هینا دینایەڵ چییە ئیماچر دفێنس میکانیزمی ینی ئەمرازێکی بەرگری ناکامڵە من نەخۆشم ئەڵێم وەڵا نەخۆشیش خۆشە نەخۆش ئەوە پیودە دینایڵ ئەوە ئینکاریکردنێکی نابالغانەیە ناکامڵانەیە لە ئیمتحانە دەرس کەوتوم ئەڵێم جا وەڵا خۆشە بکەوی ئەو خۆ خەڵەتانی پێڵێن بە کوردی خەڵک کە ئەڵێم من کێشەم نییە وەڵی کێشەم نییە وایە و عیبی نییە و ئائیلەکە خێزانەکە کەوتوتە سەر جیابونەوە لە محکمەیە پیاوەکڵێ وەڵام من هیچ کێشەم نییە بۆ ژنەکەمە چێ بۆ لای دکتۆر بانیەکە بەڵام کوڕی باش تۆ 3-4 مناڵتەیە 20 ساڵ لەگەڵ ژنەکە جیا خەریکە جیا بنەوە یانی تۆ بەنیازی بەس لە بەرەوەی سەردانی دکتۆرێکی دەرونی نەکەی سەردانی ڕاوێژکارێکی دەرونی نەکەی دوو قسەت بۆ بکە خێزانەکە لە دەست بدەی ئەوە ئاساییترە یعنی ئەوە چییە؟ ئەوە چی ئینسانی ئەمەی وا لێ کردووە ئەوە نەسەیر لە دنیا بڕوانێ ئەمە تۆ دیستۆرشنە زانی ینی شێواوی بیرکردنەوەیە ئەبێ ئەمە هەر خۆی ڕاستکرێتەوە ئەوە چییە پیاوێک ژنەکەی ئەبات خێزانەکەی هاوسەرەکەی ئەبا بۆ لای کەسێک بە ناوی شێخوین و لە بەردەسیان لێ ئەدات سیخ بەزگیا ئەکا ینی تەقدیر و ڕێزم بۆ هەموو ئەوانێکی گویان لێتی ئەنواع و ئەشکال ڕێنی ئەوەی پێ بە ئاساییە ئەوەی پێ ئاسایی نییە لەگەڵ دکتۆرەکە دانیشە دەردە دڵ بکە پێیاساییە ڤیدیۆشیکە حتا ڤیدیۆی ئەەکەن بڵاوی ئەەکەنەوە کە لە کاتێکە ئەمە ئەگەر یەک دکتۆری ئەمە یەک پزیشک یەک دەرون پزیشک شتێکی وا بکە بڕوان پێ بکە هەر میدیای کوردی یعنی کارێکی پێکا بێ وڵاتە جێبێڵێ ئەی بۆ ئەو ئاسایە بۆ ئەو ئاساین هەر لەسەر و قسەی کە فەرمووت ئەمێ لەسەر ئەوە بڕۆم کەوتە بۆ ئێمەش پێویستمان بە دکتۆر نییە تۆش حەقی خۆتە تووڕەبی ئەو حەقە بە خۆتەی کە تووڕیت ئەو حەقە بە خۆتەی کە ئەکرێ ڕۆژێ لە خوا نەخواسە تۆش لە ماڵەوە کێشەی ئایلەی تەبێ لەگەڵ مناڵەکانە هەت بیان کۆمەڵگەت چاوەڕێی زۆر زیاتر لەوە لێکە ئەڵێ نا دکتۆرێ من دکتۆرێکی نەفسی وا بە دوورە لی ئەزانی ئەو هەڵێ ڕاست بێتەوە ئەزانی ئێمە کاتی خۆی من لە کۆلێژی پزیشکی بووم ئەچوومەوە هەندێک جار حەزم لێ بوو پاسکی لێ بخۆڕم دەڵێن سە باشترە دکتۆر زۆر بوو ئەو کاتی ئێمە کۆتایی نەوەتەکان و سەرەتای 2000 هێشتا دکتۆر کەم بوو ئەو ئەڕۆیشتم جاران پلیستیشن ئاتێ یاری بۆ دکتۆریش یاری ئەکات پاسکی لێ بخوری بۆ دکتۆریش نەخۆشە کەوت یەکێکەوێت بۆ نایێتە دەرەوە هەڵامەتمە پەسیومە نەخۆشم لە جیام بۆ دکتۆریش نەخۆشەکەوێت تەبان بەشێکی سوعبەتە بەس بەشێکی هەر لە لاشەوە لە مێشکیا ماوە یعنی ئەو بابەتە ڕێک وەکو وایە کە بڵێ دکتۆر من کە ئەچمەوە بۆ ماڵەوە ئەو ئینسانم کە لە مناڵیەوە پەروەردە بووم دایکم تووڕە بووە من تووڕم باوکم میزاجی جۆرێ بووە ئیش لەسەر خۆتەکەی ڕەنگە من 180 دەرەجە لە چاو جارانە گۆڕابێتم بەڵام هەر پریشکی هەرماوە کاتێ من لەگەڵ مناڵەکەما قساکەم وەکو دکتۆرێکی دەرونی زۆرجان قسە ناکەم هەندێک هەر باوکەکەم یعنی لەگەڵ هاوسەرەکەم ڕاستە ئەم تەسیرەی هەیە جاجە زوو پەشیمانە بیتەوە بە خۆتە ئاچیتەوە گۆڕاوی بەڵام تو ئەزانی ئینسان بە ئاسانی لەو هەموو داوی ڕابردووە وەکو فرۆی دەڵێت ڕزگاری نابێ ئێمە ڕابردوو سێبەرێکە بە دوامانەوە جەنەتیک و بۆ ماوە زۆر قورسە پێرسناڵەتی کەسێتی بە تعبیری فرۆید و قوتابخانەی سایکۆ ئەنالیسیس لە 5 ساڵی یەکەما شقڵەگرێ
گۆڕانکاری چۆن ئینسان تۆڕە نابێت و ڕەشە بێ ڕەنگە عاجزیش بێ ڕەنگە لە هاوسەرەکەشی منە باوسەرەکەم کە چەند ساڵێک زۆر لە خۆم مناڵترە پێڵم تۆ ئەڵێ ئان دەجار لە کاتی تووڕێڵێت تۆ بۆ هەموو دنیا دکتۆری تو بەس لە ماڵە ئەڵێم دەی من بەوەمو دنیا دکتۆرم پێویستم بە دکتۆرەکە تۆ دکتۆری من بە هەر بەجددیشە ینی هەر وای شەکانی زۆر جار ئەو دەورەی بینیوەکە نابێت لەوێ چاوەڕێ بکەیت تۆ لە ماڵەوەش ڕسمی بیت و لە کلینیکا بیت تەبعاً ئینسانە هیلاکە بێت تووشی بێت ناوتە بێندە جار شتێکمان هەیە پێوترێت دیسپلیسمنت دەزانی چیە دیسپلیسمنت ئامرازێکی بەرگریە دیفێنس میکانیزمەکانە تۆ لە ماڵەوە تووڕە کراوی ڕۆی بەیەکی تری ئاڕێژی ئەندە جاریمە بە پێچوانەوە نەخۆش تووڕەتەکە ئەگەری ئەگەر ئاگال لە خۆت نەبێ ئاگال لە خۆت نەبێت لە ساتێکی لاوازی بەرگری دەرونیە بە ماڵیا بڕێژیت زۆرمان بووی بۆیە دکتۆرە دەرونیەکانیش من بە ئەمان مۆژگاری خۆمەکەم هەمومان تا ئەوانی تریش پێویستمە بەخۆ بەتاڵکردنەوە هەیە پێویست هەندێک لاوڕەکانڵەن تۆ زوو گەشتەکەیت و ئەڕۆیتەوە ئەڵێم ئەگەر ئەوە نەکە خۆشیێتە بیایت و هەموو خەڵکات ڕۆژی وایە 50-60 کەسە بینی تۆ چۆن شوێ هەڵی ڕێژ چی بکەم ینی بۆیە بەڵێ پزیشکی دەرونی دەرون پزیشکی شەر مرۆڤە وەک هەر کەسێکی تر هەر کەسێک چی دکتۆری دەرونی چی فەیلسوف چی زانا چی هەرچی کەسێک چی مەلا چی کەسی ئاینی وتی من وام نییە و ئەوەم نییە ئەو خۆڵانێکی بەلاشە من لەو جۆرە کەسانە نیم خۆم لە خەڵک بە مهمتر بزانم هیچ شتێکی لە خەڵک مهمتر نییە خوا ئەوەی کردووە لە تەمەنێکە چوومەتە بوارێکە و ئەو بەهرەی پێداوم و دوایی هیلاک بووم ڕاستە بەڵام ئەکراوەکو چەندین کەسی تر هەر لە نیوەی خوێندنی تو بشە وازم بێنایە کێشێکم بۆ دروست وایە و نەبوومایە دکتۆر بۆیە بەڵێ دکتۆرم بەڵێ لە ناو کتێبا گەورە بووم بەس هەروەکو کەسێکی تر ئەرەوەڵا معرەزم بۆی نەخۆشکەوم هیلاک بم تووڕە بم عاجز بم خوا نەخواست کێشەی خێزانیم هەبێ لەگەڵ مناڵەکانمە تەبانە بم ئەگرێت ینی هەموو کەسێکی تر هەروەکو منە ئەگەر ئەوە بڵێ وانیم زیاد خۆی گەوراکە هەر سەلامەت بیاخوا ئەگەر ئیزن هەبێ هەر لەسەر و بابەتی خێزانیە من یەک پرسیار بکەم لە شوێنێکە جۆم لە جەنابەت بوو کە باسی ناسینی خێزان دەکەیت بەڵێ خوا لەیەکتان نەکایە هەزار ساڵ تەمەنتان بێ باز لەوەکەی کە ئەڵەی لەگەڵ یەکەم بینینە عاشقی بووم بەڵێ پرسیارەکەم ئەوەیە زانستی دەروونناسی سەپۆرت پشتگیری عشقی یەکەم نیگاهاکات خۆی ئەمە لە شوێنی دژەوە پرسیارم بە شێوازی تر لێکراوە من ناڵێم هەموو یەکەم عشقێکی یەکەم نیگا سەرکەوتووە بەڵام بڕواشم بەوەیە عشق پرۆسەیەکە دوێنێت بەرنامەیەکەم تۆمار کردبوو لە شوێنێک دەرسی خۆمان هێشتا بڵاو نەبێتەوە بۆی ڕەنگە ئەمە بەر لەوە بڵاو بێتویاوە شارێکم نووسیوە لەم ساڵنەی پێشوو یەک دێڕە ئەڵێم عشق ئاوێنەی بەرخۆرەتاوە دەدا لە چاوت ئاوێنێک بە ئاوادا بەر لەوەی فریای بینینی کەوی دەبڕێ هەناوت عشق کەوتنە ئەم عشقا بەشێکی ڕاستە بە دوایە ئەچی ممکنە تۆ عاشقی کەسێک ببینی هاوسەری هەیە کەواتە یەکەم نیگاکە تۆ عاشقیت بەس چی بکەیت بڕۆی لە مێردەکەی بسێنی ئەمە غەڵەتە نیگای یەکەم دروستە کە بە دوایە بچی بەڵام ڕەنگە لەمپەری عەقڵ ئاوەز ڕێت دێ بگرێ بشتە پێش بەڵام بڕوان بەوە نییە کە هاوسەرێکە هیچ بەدڵت نییە لە بەرەوەی هیچ کەسە دەست ناکەوێت چی کوڕ چی کچ بە زۆری زۆرداری سە خەڵ دێ بۆ لام کچاڵێ دکتۆر ماڵەوەمان زۆریان لێ کردوم تەمەنم چۆتە سەرەوە هەریانوێ بە زۆر بمدەن بە کوڕێک ناچێ بە دڵمە من پێڵێم فرسەتی ئەوەی بدەرێ هەندێک جار وێنەیەک بە کەسێک پیشانە دەی تۆ ئێستا منت دەیانجا لە بەرنامە بینیوە وانە ڕسمت بینیوە ڕەنگە نووسی هەرگیز بەخە ئەم نیو ساعتەنێکە لەگەڵ مادانیشتی ڕەنگە دنیای خیاڵاتی تر لەسەر من هەبووە ئەگە بیتە هاوڕێم و مانگە بەیەکەوە بین ئەستەناڵی من یەکێکی ترە بڕوام وایە کچ و کوڕ نیگای یەکەم بەڵێ کلیلە ئینگلیزەڵێن کلووە دەرگای یەکەمە بەڵام پێویستی بەوەیە بە دوایە بچی ڕەنگە لەمپەری تر هەبێ بەڵام بڕوام بەوە نییە بە زۆر یەکێک بدەی بە یەکێک بۆیە نیگای یەکەم بەڵێ هەم دروستە شعرێکم شێتان پێ بڵێم کاتی خۆی لە گەنجیا شارێکم نووسیوە ئیتر تەقهینی ئەوەیە کە ئەڵێت کە تۆم بینی دڵم سوتا بەجارێ کە تۆم بینی هەناوم کەوتە خوارێ چ بوو ئەی ساحری دەور و زەمانەوەها لەم دیدەکرد ڕۆندک ببارێ چ بوو کردت چ سەحرێ بوو چ فێڵێ وها لەم ڕۆحەکرد لەش جێ بهێڵێ چلۆن ڕێددا تەلیسمی چاوەکانت دەرونی لەتلەتم خەتخەت بکێڵێ هەندێک جار ڕەنگە زۆر جار تی لە چاوێ دڵی لاوێ
بخاتە نێو تۆڕی داوێ نیگایەکی تەلیسماوی ئاگر بەردە لە هەناوێ ڕەنگە زۆر جار پێکەنینێ سەرەتا بێت بۆ ئەوینێ یا خەندەیەکی ئاسایی سنوور دیاری کات بۆ ژینێ زۆر شتی وا بۆ یەک بزە پێکەنینی بەرامبەر یەکتی لە چاو هەموو دەرگاکانی تری کردوێتەوە بەس مەرجیش نییە هەموو نیگایی یەکەمی تر تۆ وا لێ بکات بڕۆی ڕەنگە عقل دەرگای تریە بێ لەگەڵ دانیشی قسە مەرجیش نییە نیگای یەکەم کە نەدبینی ئیتر بۆ هاوسەرەتی دەست نەدا چاری وایەکێکە بینیێر هاوڕێژ جاری یەکەم ڕقت لێتی من دنیای خەڵ لە ژیان ماوتێتی وڵی تۆم بینی و حەزم نەکرۆ بتبینم ئێستا یەکێکە لاوەڕ نزیکەکان هەردووکی دروستە بەس من بڕام وای ئەوەی کە تۆم بینی دڵم سوتا بەجارێ ئەوە زۆر مویمە ئەو تیرەکە لێیدا خەڵکاتۆ بە کلین گەڵێ دکتۆر وڵای بۆ دیێڕاتم زانمە آخر باشە ئەو تیرەکە لی ئەیات ئەوە عشقیان هاڵۆ ئەفێکت و دەردانی ئۆکسیتۆسین و دۆپامینە آخر عشق جۆری زۆر ئەزانی عشقی سوەری ئەوەیە تۆ ئافرەتێکە بینی مەسەرەن لەگەڵ ڕێز و تەقدیرە ڕەنگە لایەنی سێکسی بتوروژێن بەڵام هەیە ئینسانە بینیت ها لە تەسەوف ئاڵێ الأرواح جنود مجندة ما تعرف من ائتلف وما تناكر من اختلف الرويتە بینایەکەوە لەوەی کە باسی بایۆفیزیک و پاراسایکۆلۆجی و ئانە باسەکە ئەڕۆیتە خانوویەکت بۆ ێنن 500 مترە فێلایەکی مهمە ڕەنگە بڵێن پارێکی کەمیش ئەڕۆیتە ناوێت لە یەکەم تووشی کە ئابابیت هەڵی من ئەمە بۆ من نابێت بڕۆ دەرچوو دامەنیشە تا تاقی مەکەرەوە خانوویەکی سادەی جوانی 100 متریە لەگەڵ هاوسەرەکەت ئەڵێن وڵی هەست بە ئرتیاحەکەن تێ بی هەڵی بژێرە کەسێکە بینی بۆ هاوڕێتی یاری یەکەم ئێستا من هاتوومەتە بەرنامەکە ڕەنگە لەگەڵ جەنابتان دەوروبەرێکی لەم هاوڕێیانەیە بڵێن وڵای ئەو کابرای هات خۆزگا نەمان بینایە ممکنە چی وا ئەکات تۆ بی بە زۆر ببی بە هاوڕێ من بەڵام کە ئەی بینی دڵت پێکرێتەوە بڕۆ بە دوایە سوودی لێ بۆ کچ و کوڕیش هەروایە کەسێکەوە ئەی بینیار لە خۆتە خۆشەویستێک بۆ دوورسێ بڕۆ بە دوایە ئەگەر لەمپەر نەبوو هەر بڕۆ بەس نەک یەکسەر و نیگای یەکەم کلووە وتم کلیلە بەڵام مەرج نییە لەگەڵ نیگایەکەمە بڕیاری تاوا بدەیت بەسی تر لە 150 بڕیارەکان ئەتوانی بدەیت دڵت بڕیاریدا بە شوێنی بڕۆ عقلیش بکە ڕاوێژکار جوانە ماشەڵڵا گفتوگۆوە شیرینی خۆش هەر دواتەکەوم منیت بە قوربان دکتۆر میکانیزمی دەرووناسی چۆن ئیشەکات پرسیارەکەم ئەوەیە ئەتوانێت ئینسانێکی کامل شکاوت چاک کاتەوە یان فێریەکە ئازارەکەی قبولکە ئەگەر دەروون ناسی ئیشی ئەوە بێ وامان لێ بکە ئازار قبولکەین ئەوە زانست نییە ئەوە نەشتەرکاری نییە ئەوە مەڵحەمە لەسەر برینیە کە هەر تەوزە بێتەوە و تۆ لێدەی ممکنە من لە ممارەساتی خۆمە وابم غەڵەت ئەوەنە شارەزایم نەبێ بەڵام ئیشی قوڵی دەروون ناسی ئەوەیە دووشت بکە کەسەکە وا لێ بکات دەردەکەی دەستنیشان بکە بزانێ خەریکی چییە بزانێ دەردەکەی چیە ئێمە خەڵکمان بووە تۆ دوای 40 ساڵ تەمەن برینێکی لە مناڵیە هەبوو تێی نەپەڕان داین تەسەور کە خەڵک هاتۆ بۆ لای من لە 20 ئەوەنە ساڵی لە کولیە چەندێک خەریکی ئیشکردن بووین لەسەری ساڕێر نابێ لە دوایە ئینەری بۆ لای ڕاوێژکار چونکە ئێمە بە حکمی ئەوە ئێمە ڕاوێژکاری دەرونی جای لە دکتۆری دەرونی ڕاوێژکاری دەرونی ئیشی جەلەسات و ئەوەیە هەموو پزیشکێکی دەرون پزیشکێک پێویستی بە ڕاوێژکارێ یان دوایانیا زیاتر هەیە بۆ لەبەر هاوکاری بکەن بەرۆ دکتۆرەکە مەجای ئەو هەموو ئەوەی نییە و ئیشەکەش ئیشی ڕاوێژکاری دەرونی کلینیکی علمێکی تایبەتە حتا ئەگە دکتۆرەکە بیشی زانێ کاتی ئەوەی نییە بکە ڕاوێژکاری سەرکەوتوو کە هاوکاری دکتۆرەکەی زۆر شتی پێڵێ ڕاوێژکارەکە بۆ تەنێرێتەوە دواڵێ دکتۆرەمە شتێکی لە مناڵیە هەیە بۆ منە کچێکی مەزبوط ڕێک و پێک جوان زانکۆی تەواو کردووە چەند زمانە زانێ شێواوە ئەترسێت قەلەقە خەمووەکە لەگەڵ شەرمی کردووە قسە بکە کە زۆر لەگەڵی دانژێنی بە مناڵی هەوڵی ئەوە بدراوە دەست درێژی سێکسی بکرێتە سەری یان کراوەتە سەری مناڵێک بۆ 5-6 ساڵێکێکی کەسێک ئەوەی کردووە نزیک دوور تۆکی یەکەم جا برینەکە دۆزیتەوە کاتێکگەی بینی من خەڵک بووە تۆ توتی من دەست درێژیم کراوە کە لەگەڵی دانیشم ئەبینم بابەتەکە نە دەست درێژی سێکسی نەبووە چونکە ئەم کەسە لە خێزانێکا پەروەردە بووە زۆر ئەم بابەتیان گەورە کردوتە کەسێک داوایەکی خراپی لێکرد لی نزیک بووە تۆ ئەم بەد لە مێشکە هەر تۆ دیستۆشن دروست بووە ئەستەن نە دەست درێژی سێکسی بووە نە هیچ شتێک ڕووی داوە بەس کەسێک هەڕاسمنتێ گێچەڵی پێکردو
لەوێەوە بۆ خەوە بینێ ئەترسی ئەڵێ گەورە بم چۆن شوو بکەم دوای مێردەکەم چ هیچیش ڕووی نەداوە سیکە کە تۆ برینەکە دۆزیتەوە ئەڵێ دکتۆری پزیشکی هاکەزایی ئەوەیە کە تۆ بەس ها زۆر کەس دێڵێ دکتۆر ئەم دەرمانەی پێمەدەی ئەمە بەس ئارام بەخشە یان چاکەرەوەی زۆر قسەکەی زۆر ڕاست تۆ ئەگەر کەسێک هەر بێت ماڵهەمێکی لێدە بڕۆ برینەکەی زۆر جار ئەڵێم تۆ ئایلێک کێشەیەکی ئایلی گەورە هەیە دێ بۆلا ئەڵێم تۆ وەکو ئەو وایە ئاسنێکی ژەنگاوی لە ناو دەستا بێت هەموو جا بێ بە دوومەڵ من بێم هەر مەڵهەمی لێدەم هەمە تەقێت دکتۆری ڕاستەقینە پزیشکی دەروون پزیشکی ڕاستەقینەوەی ئەو نەشتەرە ئەو شتە پیسە دەرکات توایی پاکی بکاتەوە دوایی مەڵهەمی لێ بدە وایەوانە بۆیە دەروون ناسی ئەبێ کەسەکە بخاتە بەردەم واقعی خۆی تێی بگا لە مناڵیەوە لەگەڵ یا بێ گریەکانی بۆ پاکاتەوە یەک ئەو هەیەڵێ دکتۆر من چی پێویستم بە ڕاوێژکاری دەرونیە ئێوە دەرمانەوە ئەڵێم کچی خۆم کوڕی خۆم ئەمە تۆ لە مناڵیەوە بێ پاکریتەوە هەر نۆزڵی سارایە بێ پاکیکەنەوە دوای ئەبڕێ تۆ بێ هەموو گریەکانی ڕابردوود ئەگەر بتوانێ پاک گرەی وایەت سێ گرێ کوێرەی خواردووە تۆ بە ساڵنە بە 5 ساڵیش نابێ کەسێک کە بۆ نمونە خەڵکاتەوە بەلام داعش گرتوێتی بردوێتی پیاوی گەورە بووە داعش بردوێتی هاوڕەکانی هەموو لە بەرجایەت سەر بڕیوە کوشتوێتی فیشەکی 3 جار فیشەکی ناوە سەریەوە نەیکردووە تەقی نەکردووە ئەمە ئاگای لە هەموو شتێ بووە 3 جار مردۆ و زن بووەتەوە تۆ بەنیازیەم ئینسانە هەروە بە ئاسانی بگەڕێتەوە ئێوە PTSD ئەوە شڵەژانی پاش زەبری دەرونیە کەسێکە بۆ مناڵێکە لایانی گروپێکی تیرۆزی یا لایەن خەڵکێکی تری ئاسایەوە گراوە دەستدرێژی سێکسی کراوەتە سەری لە 6 ساڵیە ئێستا 25 ساڵە بەو ئازارەوەت لێتەوە نازانێت هەستی تۆڵەی تیا دروست بۆ نازانێت لە کێ تۆڵە بکاتەوە هەستی ئەوەی کە هەتک کراوە نازانێت چۆن قەرەبووی بکاتەوە هەستی ئەوەی ئەترسێ لە داهاتوە کەس نایەوێ تێکەڵەیەکە لە دنیای خەمۆکی و قەلەقی تۆ بەنیازی ئەم کەس هەروە ساڕێژ بێ بە تەکید دەروون ناسی ڕاستەقینە دەروون پزیشکی ڕاستەقینە ئەو کەسەکە خاتەوە بەردەم واقعی کێشەکانی و پێڵێ ئەمەی ڕووی داوە تۆ ئەبێ یەکەم جا دانی پێ دیناڵ دەرچی لی وەڵا باوکی مردووەڵێت باوک مردن خۆشە خۆش نییە ئەم ئێوە خۆی بخەڵەتێنێ وانە ئەبێ ئەمە بکات دوو ئەو برینەی پاک بکاتەوە ئەو برینەی پاک بکاتەوە 3 ساڵ ڕێژی کە 4م لەگەڵ هەبێت دەستی بگرێت یۆنگ کارل گۆستاڤیۆنگ باسی دەروون پزیشکەکە و قۆناغەکانی لەگەڵ نەخۆشی دەرونیە کەسی توش بوو بە ئاریشەی دەرونیە ئەڵێ 4-5 قۆناغێک باسەکە قۆناغی کۆتایی ئەڵێ لە 1000 دکتۆرایەکێک پێی ناگا ئەوەیە تووشی ئەلیێنەیشن بێت جۆرە لە تەناسوخ کە بڕاتەوە لە ماڵیشەوە ئازاری نەخۆشەکەی هەست پێ بکە ئەو ئازارەی تۆ هەتە بۆ من نەقڵ بێت ئەو دەروون پزیشکە زۆر مهمە ئەگەر ئێمە لە 1000ێکێکمان بتوانین بگەینە نیوە ئێوەش دەنارەوەی نەخۆشی چیتە و ئەوە تەشخیص هەموو دکتۆرێکی دەرونیە 2 ساڵ بخوێنێەوە زانێت چەندێک ئەتوانی قوڵ بیتەوە قوڵبوونەوەکە موهیمە ینی دەرکردنی خەمی بەرامبەر هەستکردن بە هەمان ئازاری ئەو و لە گەڵابوونی دکتۆر من بەیانی ئەم بۆلات سەردان دەکەم ئەڵی کێشەت چییە؟ ئەڵەم هەستەکەم سەحرم لێکراوە جنۆکە چوەتە لەشمەوە چیم بۆ وەکەیت جارێ ئەمە هینێکەیە زاراوەیەکەیە لە ئەوەی پێوترێت کۆنەستی گشتی کۆڵێکتیڤ سەبکۆنشیەسی ئەوەی یۆنگ باسیەکە چۆن بۆ نمونە لە سلێمانیە خەڵک لە جەژنانە زیاتر قەیسیە خۆناوانیە بەیانیان باس بۆ منە لە گەرمیانە فاسۆلیەوە لەم بەسڕەیە مەسموتەیە چێ ماسی وشکراواکەنە ناو بامی وشتای خۆ لە جەژنا کە تۆ بیریشی لێ بکەیتەوە بەس ئەو شتێکی زۆر خۆشە ئەو کۆنەستە گشتیەی ئێمە کە سەحرم لێکرا و جنۆکە چۆتە لەشمەوە بۆتە بابەتێکی تقریبەن نیوە جێگیر ئەگەر نەڵێم جێگیری تەواوش خەریکە بێتە دلوژنێکی گشتی وەهمێکی گشتی چی دەوری لەم بابەتا بینیوە زۆر بەداخەوە من خۆم لە ناو بابەتی کایی دینیە گەورە بووم وە کولی شەریعەشم خوێندووە یعنی هەر بە خوێندن بەکەلۆرێسم هەیە یعنی جا زۆر جا خەڵکەڵێ دکتۆر وەڵاوتیانە بیبین بۆ لای مەلایان بۆ لای دکتۆرە لەم کاکە وەڵا بە پێوەری هەموو شتێ من مەلاشم خوێنی شەرعیم خوێندووە بەڵام ئەم بابەتانە نابێت تێکەڵکرێت یعنی خەڵکێک بازارێکیان کردوتۆ من ئەمەم ئەوە نەوتووە حەز ناکەم دووبارە قسەکانی خۆم زۆر دووبارەکەم بازار کراوەتەوە بەنای بازاری دینی کەسەکە هیچیش لە دین نازانێ
ئەگەر لە دین بزانێ هینی پەیامی دین ئەبێ ئەوەنە گەورە بێت مرۆڤ ڕزگار بکات لە سەرگەردانی بۆ ڕووناکەی وانە لیخروجەکم منە ظولماتی ئیلە نور تۆ بێ لە گومڕایی دەرکا بتبا بۆ بەهشت. ئایا دین ئەوەنە خەریکی ئەم وردە بازاڕێیانی بە جددی هەر خۆت بیرکەرەوە خۆت ببە ئاسی ئینسانێکی دینی ئیشەڵام مەلای گوێ لەم قسانەی من بێت ئەزام هەزار جنێویشم پێدرێ قەیناگردنی هەمویان ئازابێ لە کەف و کوڵ و حەماسەتەوە مشکلەنی بەس خەتای کایە دینێکێ چی میدیای ئاینی کەناڵی دنیا دروست بووە. ئەزانی مەسعود محەممەد بە ڕەحمەت بێ فەرمێت زمان دەفری هەڵگرتنی بیرە، زمان منجەڵی هەڵگرتنی بیرە. ئەگەر منجەڵەکە ژەنگاوی بێت هەر شتێکی تێ بکەی پیسیەکە. کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ئەگەر ئەمە بە ڕەشبینانە لە یەک نەدرێتەوە کە من زۆر جایتریشتمە کۆمەڵگەیمە کۆمەڵگەیەکی زۆر شێوا و وێران و ترانزیشنەڵ و ڕاگوزەرە هەر بیرێک دێتە ناوەوە لەم سەری چە بۆ سەری ڕاستێکیە دەین بۆیە بیرە دینەکەش ئاوا ناڕوانێت جوانی خۆی بکە ئەگەر نادین جوانی زۆری هەیە و زۆشتی جوانی هەیە بەڵام ئەم کایە دینیە شوێنراوە بازار کراوەتەوە دوکان کراوەتەوە بە ناوی دین لێدان لە خەڵ جنۆکە ئەمە ئیهانەکردنە بە کەرامەتی ئینسان بەڕاستی. یعنی چی سەحرم لێکراوە جادوم لێکراوە. ئەم قسەشم چەند بارەیە وتومە هەزاران کەیسم بینیوە بە ژیانمە لەگەڵیشا دانیشتم زمانی دینی شەزانم زمانی مەلاش شەزانم زمانی ئەوانەژی کە ئەویشە هەمووی لەو سەرەوە بەخوا ئیزانم بێ خۆڵنان و لە ناو کۆمەلگاکەی خۆما گەورە بووم کەسێک نیم لە دنیایەکی ترەوە هات بێتم دانیشتم یەک کەیسم لەوانە نەبینەوە کەوتراوە سەحرم لێکراوە یا جنۆکە جنۆکە و سەحر بێ ئێ باش ئەمە ینی ڕەنگە یەکێک بڵێ بە تعبیرەکەی هیۆم فەیلسوفی گەورەی ئەوە کە باسی ئەزمونگەرە کە ئەڵێ مەرجنیە هەموو هۆکار و هینێکە بە دوایەکا بێت تۆ بەردێک جارێ فڕێدەی تا ئاسمان ئەڵەی کێشی زەوی هێنێتەوە دوو جار هەڵێ دەی ئەڵەی دەکەواتە ئەمە کێشی زەوی ئەڵە ڕەنگە 10,000 جار هەڵی دەی 10,000 جارەمی نێتەوە. ئەگەر بەم پێوەرە قسە بکەم ممکنە یەکێ بڵێ جا تۆ 100,000 کەسیت بینیەوەوانە بۆ یەکێ 101,000 ببینێ ئەزارەکەی جنۆکێ من نایم ئەو سەری بابەتەکە بگرم بەڵام بڕوام وایە لە ئەو ئەزمونەی کە بینیومە و لەو خوێندنەوانش کە خوێندومەتەوە ئەمەی کە باسی جنۆکە و سەحر و شتەکرێت حتا سەحر چییە یعنی لە مەفهومە دینەکە سەحر یعنی چی ئەم قسانەی منێکم بەرامبرت سەحرە کە ئەگەر من ڕۆیشتم دوایی تۆ بیری لە قسەکانی من کردو ژیانت گۆڕا یعنی من سەحرم کردو ئەی ناڵێ عەرەب ناڵێ ئین من البەیانی لە سەحرە هەندێک قسە سەحرە سەحر چییە ئینسانێ ساحرە کە قساکە بەرامبەرە و ڕوژێنێ هەر ئەو مەلا و شێخ و فڵانەی کە قسە لەگەڵ کابراکە ئەڵێ تۆ سەحرەتیە خۆی سەحرەکە ئەی سەحر چییە کە خەڵەتێنێت. ئێمە سەحر بە دیتێڵەکە پێ بڵێم بەوە تێگەیشتین کە ژیانی یەکێکی پێتاڵکەیت و توزانم با نەچمە تەفاسیلەوە ئیسقانەکە پشکێنیت و خوێنی ئەمەی لێبیت و یعنی چیەکە بۆ نمونە خۆی بێ میکانیزمە بزانین ئەمە چۆن ئەم سەحرەمەی چۆن ئەم جنۆکەیە بۆ هات نووساوە ئەی باشە یەکێکی تر لە ئەگەر لە چینە خەڵک سەحری لێ بگرێت بەچی لێکری سە بە ناڵێن ئەنی سەحرەکەی چین چۆنە ئەوەی ئەم بابەتە زۆر ئاو کێشە ینی بابەتی سەحر و ئەوە فریزەر کتێبێکی هەیە نزیکی 1000 لاپەڕەیە ئەوەی کە باسی سەحر و عالەمی خورافی و شتەکە پرسیارەکە ئەوەیە ئەم کەسە بۆ یەکێکی لە خێزانەکە یەکێک سەحری لەکرێکی تر لێ ناکرێت تۆ ئەبێ وقایەیەکی جەسەدی وقایەکی ڕوحیت هەبێ ئەی بۆ لە دینە ناڵێتەوە بسمیلا بکە و مەعوزەت ئەمە خۆی هەر خۆی پێی وتووی ینی هینمانێ پرۆتێکشنمانێ ئامرازت هەیە بۆی سەحر لێ نەکرێ یعنی چی یعنی چی ینی ئیمانت بەهێز کە ئێو کابرا دێڵێ بە قورئانەکە سەحرم لێکراوە کابرا حافظی قورئان ئەڵێ جنۆکەم تیا ئێمە هەر پێچوانەی دینەکەی من ئەڵێم زمانی دین باشە زانم حەزەکەی ڕۆم سویچەکەم بۆ زمانە دینەکە بەجددی یعنی کابرا حافظی قورئان ئەوڵ ئەگەر ئاەتێ لە ماڵ تا بخوێنێت جنۆکە و شەیتان لە ماڵت نزیک نابێتەوە ئێمە حافظی قورئان ئەڵێ 20 جنۆکەی تیا ئەی باش ئەمە چی ئەمان پارێزێت چی ئەمان پارێزێ لەم بابەتە ینی وەکو کابرا وایە ئەوی ئەڵێ لە ڕای کردبوو شەو تابایی ڕای کرد وای زەین جنۆکەی بە دوایی کە ڕۆژ بۆ زمانی مەترێ دەرچوو بەمینە پشتوێنەکەیەتی بە دوای ڕاک وەهمە وەهمێکە کە تۆ وا هەستەکەیت من ئەگەر قەناعەتم بە هەندێشت بوو بۆم دێت هەر قەناعەتکەم بەوەی کە نەخۆشم ئینمانەیە نەخۆشیمانێت ئەوەی نەخۆشی لە دەرونیا پێمان نەخۆشی خەڵکی وا 10 ساڵە لە نەخۆشمی چی نییە هیچی نییە لاقیەشێڵە هیچ هەمانە بێنی خۆم بینیمە دەیان هەر لە کتێبە هیچ هەیە هەر بە واقعی بینیمە
هەک خەڵکیوانە بەردەم جاری شوێنێک کێشە هیچیشی نییە بچی دکتۆرێ دنیای پارەیان پێ سەرف کردو و هیچیش بۆیە ئەمەی جنۆکە و سەحرەکە ئەوەنم باس کردووە نازانم ئەو سویچێکەوەتە یەک سویچی سەریع بکە وەرەوە لە ئەوەنەی غەڵەت نەبم لە سوورەتی شوێ بوو سوورەتی ئیبراهیم ئاەتی 22 بوو باسی ئەوە ناکە کە ئەڵێ چوونە ناوەی جن و شەیتان وانە بۆ لەش هیچ بەرکەوتنێکی فیزیکی نیە لەگەڵ ئینسانە خۆی قورآنی پیرۆ سەپۆرتیەوە ناکات ئەزانیم بڕۆنە ناو قورئانەوە یەک ئاەت باس کراوە سویچم بۆ بکەوەرەوە ئەو ئاەتی سوورەتی بەقەرەیە کە باسی ڕەشوەخۆر ئەوەی کە ڕیباخۆ کە نەوێتە خەبەت و شەیتان من مەس بەڵام ئێمە شتێکی ترمان نییە لەو بابەتە ئەمیش بابەتێکی زۆر بابەتی زۆر قسەی لەسەر ماوەسە قانەعیبران ماشەڵڵا زۆر لەسەر خۆی هەم مەلایەوە هەم زۆر بابەتی لەو بارە هەر چەند سەعاتێکی لەسەر سەح و لەسەر جنۆکەیە هیوادارم ئەوانەی کە سەریان نەکردو سەیری بکەن زۆر بەوردی من ڕەنگە لە مەجاالەگە بچینە ئەوە هەر بابەتێکی بەرنامەیەکی تایبەتی ئەوێ یۆن کارل گۆستاڤیۆن قسەیەکی ئێستا ئێمە زیگموند فرۆیدمان هەیە لەگەڵ کارل گۆستاڤیۆن فرۆید جگەل لە دیوە سایکۆلۆجیەکەی فەیلسوفانەش باسی دینەکە باسی باوەڕی ئاشکرای خۆی دۆراغا کە باوەڕی بە دین نییە بە یۆنگ ئەڵێ ئیشی منی دەروون ناس ئەوە نییە باوەڕم بە دین هەیە یان ئەوە ئیشی خۆتە ئیسە من دیندارم تۆ مەسەرەن چۆرێکی تێکی ترژێرە کەیفی خۆیەتی دەروون ناس کاتێ ئیشی دەست پێەکە وا دەرە من بێ باوەڕم یا باوەڕدارم منم باوەڕی خۆم قەت تێکەڵ لەگەڵ دەیان خەڵ دێ بەڵام هیچ باوەڕی بە هیچ نییە خەڵ دێ بەڵام باوەڕی زۆر زۆر متەشەدیدە بە دین ئەم بابەتانە ئیژی منی ئەوەیشی شخصی خۆتە نوێژەکەی نایکەی تۆ لە کاریگەری دەروونناسی لەگەڵ دین لە واقعە چیەکە تێڕوانینی من و تۆ بۆ دین چەند تێڕوانیە مەولانە جەلالدین ڕۆمی فەرمێت بەقەدەر بوو ژمارەی مرۆڤەکان ڕێگە بۆ لای خوا هەیە زۆر ڕاستیشە دیندارێک هەیە کۆنفۆشیۆسیە یەکێکی ترێ بووداییە یەکێکی ترێ مەسیحیە یەکێکی ترێ هەر لە ناو مەسیحەدا دەیان ڕێبازێ هەر لە ئیسلامە دەیان ڕێبازێ هەر یەکەی تێڕوانی خۆی بۆم بابەتەیە تۆ کە کێشەیەک تێ و دەی بۆ لای من پێتەڵم ئەم بابەتە وان نییە بەدەیان بەڵگا چەند ساڵە لە ناو ئەم بابەتە 14 ساڵ ناو ئەم بابەتە 8 ساڵە بەسەر وەکو پسپۆر و کلینیک ئیشەکەم بەسەرم یعنی ئەم بابەتە کورت کرێتەوە هەر ڕێک بۆ دەیەک خێزانێک تێکە چێ ئەمە ئیشی مەسەرەن پیاوی ئاینی و چاکسازی ئاینیە کە بڵێ وەڵا براژنەکەت سەحری لێ کردووی یا ئەمە ئیشی شەیتانە هەر بەڕاستی کابراایە هاتووەڵێ وەڵا براژنەکەت وتێتی براژنەکەت خەسوەکەت سەحری لێ کردی چۆنە بێت ومە فیتنەی هەر لە ڕووی دیرە نابێ بیڵێ ئەگە حتا واش بێ کە واش نییە یعنی دەیان خێزان تێک چوون جاریوا منە قسەمگە خەڵکی دەسەگەنە جنێودان کاکە بە واقع قساکەم هیچ بەرژەوەندێکی بنیە ئەسەنە ئەگە بمێ خۆم خۆشەویستکەم لای بەرەیەکی زۆری خەڵکە باوەڕی بەژارە قسانە ناکەم خۆم محتەرەمەکەم و ڕەنگە بازارم گەرمتر مەوزوعەکە ئەوە نییە ئەم هاوارە هاواری واقعە خێزان لە بەرێک هەڵوەشاوە وەڵڵا چەندین خێزان بۆ سوپاس بخوا نراون بەیەکەوە لەسەر غەڵەتێککە کەسێک بە ناوی خاوەن بازاڕی دینیەوە ئەمەی کردووە سەحرێکت لێکراوە فلان و لە فلان شوێ ناوچی کاتی دانجیکگە وەهمە توش بووە نەخۆشی دەرونی لە هەموو دنیاە هەیە ئەڵێم 1.1 ملیار خەڵک نەخۆشی دەرونیەیە ئەم هەموو عالەمە لە ئەمریکا لە فەرەنسا لە ئەڵمانیا ئەمە هەمووی جن و سەحر بوو چی بووە میانی بۆ سەیری بابەتەکە بکەین ئەم جنە بۆ هێنراوەتە ناو واقعەکە و بە بەردەوامی ئەمە بۆ زمانێک قەی ناکە خەڵک وا تێڕوانیە و بەڵام هیچ ئەساسێکی بەڕاستیش ئەساسێکی قوڵی قورئانی نییە قورئان زۆر لەوە گەورەترەکە بهێنرێتە ئەم ئاستە و بازاری پێگەرم قورئان خۆی ئەفەرمێن ليشتروا بآيات الله ثمنا قليلا يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله بەدەستی خۆیان قسە نووسن ئەڵێ نەمە خوایە ليشتروا به ثمنا قليلا ئاەت لەمە ڕوونترەیە بۆی پڕە پارەی کەمی پێ بەدەست بێن ئەوەی کە بینی لە بازار هەرەمە نیە هەر میزداقی و ئاەتە نیە واضحە نەموت با نەچمە ناو سویچەکە یەک پرسیاری ترم هەیە وەسواسی خۆت باشە زانی یەکێکە لە کێشە زۆر باوەکان من چۆن ئەو جیاوازیە بکەم لە نێوان وەسواسیەکە کە لە شەیتانەوەیە یان لە وەسواسیەکە کە لە نەفسی خۆمەوەیە وەسواسی لە دەروون پزیشکیە لە زانستی سایکایەتریە کلاسیفیکیشن کراوە پۆڵێن کراوە پێی ئەوترێت obsessive compulsive disorder وەسواسی دوو بەشیە بەشێکی خەیاڵەکەیە کە بۆت دێ ئێرجنت تۆتە یعنی بیرێکی بەهێزی لەپڕ بۆ ئەوەی کە شتێ بکەی کۆمپەلشن
ئەو کردەوەی بە قسەی فکرەکە بۆی ئارام بیتەوە بۆی نمونونەکە بکەینە واقع لی تێ بکەن لە ناکاو من تووشی حاڵەتێکە بم هەستەکەم دەسم پیسە هیچ دەستیشم پیس نێوەسە شۆردومە هەستە شتێک بۆم دێڵێت دەست پیسە ها ئەوەنە پێتەڵێ ڕێکە ڕۆی شویت ئەی شۆی بەپە لە جارێ 2 3 4 بۆی ئارام بیتەوە ئارامە بیتەوە دیتەوە دوای 2 دقەی تر هەستەکەی دەست پیسە جارێکی تری شویتەوە ئەڕۆیتە مەسەلەن حەمامەوە خۆت بشوی 100 ئاوەکەی بخۆتە 2 سەڵەکەی بخۆتە 3ەکەی بخۆ هەر ئەڵی پاک نەبوومەتەوە شوێنەکەم پیسە ئەمە لە مەسلەی خۆی ئۆبسێشن جۆری زۆرە ئۆبسێشنی پاکی هەیە پارە ئەژمێرێت ملیۆنێکی بدەری هەتا ئێوارە ئەیژمێرە هەر تاو نابێ هەیە نوێژەکەی کابرا 3 جار نوێژ تاواگە مەڕڵێ الحەمدولێت دەرنەچووە هەیە دەرگاکە شەو کە کلیلیەدا ئەبینێت ئەڵێ دام نەخش هەمەی خات ئایا سوچی سیارەکە بۆ زانیاری هەمومان بەشێک لەم حاڵەتە دەرونیانەمان تایە بەڵام کەی ئەبێتە ئاریشەی ڕسمی دەرونی بێتە نەخۆشی دەرونی ئەو کاتەی کە بەردەوام لەگەڵ تابێ بۆ 15 ڕۆژ زیاتر هەندێک لە نەخۆشیەکان و بە بەردەوامی ببێتە حاڵەتێک کاریگەری لە ئیشی ڕۆژانەت بکە ئەم وەسواسێکی تەشخیصی و دیارە یانی وەسواسێکی تر کە ئەڵێن لە شەیتانە وەسواسیە بۆ نمونە غایلەیەکی خراپ دێوەسەدا حەزەکەی بڕۆی کەسێ بکوژیت حەزەکەی خراپەیە بکەیت دزیەک بکەیت ئینسان ئەوە شتێکی دینیە باسەکرێت ئەڵێنەوە وەسواسی شەیتانی هەر خۆی وەسواسی شەیتانی حاڵەتێکە بۆ کاری خراپ بکەی مثلا اختیلاس دزی چوزام گەندەڵی چی ئەوە شتێکی خراپە دین باسی واکە ئەم وەسواسیی تر وەسواسێکی نەخۆشیە هیچ پەیوەندی بە خراپی من بڕۆم تا ئێوارە خۆم بشم لە حەمامە زەرر لە تۆ نادەم حەق خۆم وێرانەکەم ینی حاڵەت یعنی شتێک زەرەرەکەی بۆ خۆت بوو هی ناخی خۆتە ئەن هەر وەسواسی دەرونی ئزعاج دەکا یعنی پێی نامورتاحی وە کۆمەڵێشتی دیاریکراوە پێ ئۆترێت ئیگۆ دیستۆنیکی ینی شتێکە حەز ناکەی بیکەی بەس خەریکە شێتە بێگە نەیکیت باشە ئێستا فەر شتێکمانە پێوتە ئیگۆ دیستۆنیک هەمانە ئەڵێ ئیگۆ سینتۆنیک ینی هەندێک حاڵەتێک کابرا پاکە هەر حەزەکە پاک بێت بەردەوام ئەڵێک جاق چی ئێوەشە بێ وابن ئەو جایە ئیگۆ دیستۆنیکەوە کە تۆ بە بەردەوامی حەز ناکەیت ئەوە بکەی بەس بە دەست خۆت نیە ئەڵێ دکتۆر خەریکە شێتە بم ئەگەر نەڕۆم ئەو دەرگا 6 جاردا بخەمەوە شێتە بم هەیەڵە کاشێ ژمێرە ماڵاوەدا لە ناو قوتابخانەکە دێتەوە کاشێگە لەم سەرژمێرێ و 1 2 3 6 یاک تا ئێوارە بەو ڕێگای ڕۆ ئێمە چی خۆ جاری وام کرد وریا بە زۆر دکتۆر لە ڕووی ئەگەر بینە سەر باس بابەتی خەمۆکی زۆر جار خەڵکمان بیستووە ئەڵێ کە ئەڵێم حاڵ و مەسەلم وایە یان خەمۆکم یان شتێک ئەڵێن ئیمانە زائیفە لە خوا دووری ئێوە چی ئەڵێن زانانی ئەو پاکێجە وەڵامانە زۆر خۆشە هەندێجا حەزمەگە عەقڵمەوە سادە بووە دکتۆر بەخوا زکریش زۆرەکەم بەس وام لێ هاتووە یعنی ئەمە چی پەیوەندی بە ئەمە تێکچوونی اختیلالاتە لە ینی بڵێن تێکچوونی باڵانسی گوێزەرەوە دەماریەکانە یعنی ئەگەر کەسێک بێ بۆ لا تۆ دکتۆر بی بڵێ دکتۆر وڵی من زکر زۆرەکەم بە زەختم بەرزە بێتەوە پێ ناکەنی ئێمیش هەر وایە هەنی منیسم مەلا دێ بۆ لا مەلای عاقڵ طبعا من یەک دنیا خەڵکی مامۆسای ئاینی و مەلای باش نەک خەڵکە نێرن بۆ لای من خۆشیان دێن منیش ئەگەر هەر خۆم نەخۆشم بم ڕەنگە ئەگەر خۆشم دەرەقی خۆم نێ بچ بۆ لای هاوڕێکی خۆم قەی چێکە ینی خەمۆکی مەگەر بزانم هەر بۆ لانیکەم قسەکردن و دەرمانی خۆم چی کێشیتیان ئەمەی کە زیکرەکەم و ئیمانیشم بۆ ئیمان لاوازیاقی چێ بەوە کەسەکە باق ئابرای بە شەو ڕۆژ نوێژ بکات تووشی خەمۆکی بووە خەمۆکی لە هەر پێنج پیا و نێرینەیەکێکی معڕەزە بۆی توش بێ و لە هەر 4 مینەیەکێکی ئەگەریە توش بێ من ڕەنگە مەلا بم و لەو ڕۆژ ئیزافەتەن بۆ ئەو لە ڕووی ئیمانەوە خۆ پێغەمبەران ئیمانیان دامەزرا و سابت و باشتریش بووە لە ئێمە خەمیشیان هەبووە خەم بەڵێ نایشارینەوە و دنیاە توێژینەوە پشت ڕاستیەکەنەوە کە بەهێزی لایەنی ڕۆحی لایەنی ئیمانی بەرگریکارێکی باشە پرۆتێکشنێکی باشە پارێزبندێکی باشە بۆ ئەوەی کەمتر تووشی خەمۆکی بی دەبا من لەگەڵ ئیشەکەی خۆمان نزیکەی 100 و چەند کەسێک لە نووسەر و ئەدیب و مەلای کورد مقابلە کردووە
ئینشەڵا لە داهاتوو ئەنووسرێتەوە ڕەنگە 15 بەرکتێب دەرچێت هەر بۆ خوێندنەوەی کۆمەڵگەی کوردی لە 2015 خەریکە ئەو بابەتە بووم لە دەرەوەی ئێرەش لە کوردستانی باکوور لە ڕۆژەڵات ئەوە مەلاشم بینیوە خەڵکیشم بینیوە کە مەسەن خەڵکی دیندارم بینیوە خەڵکی بێدین لە دوایی تەمەنە فەرق هەیە بەڵێ خەڵکی لە دوایە خەمۆکە بێت باوەڕی بە هیچ نییە ترسێت خەڵکی شێ ئیمانی ئامۆزراوە و ئەچی تۆ لەکوێ باوەڕت بۆ بێ دوای مردن ئەچیتە بەهەشت لەکوێ باوەڕت بۆ بێ دوای مردن ئەبیتەوە خۆڵ تەسیری هەیە بەڵام معنای ئەوە نییە نەخۆشی دەرونی تووشی کەسێ نابێت کە باوەڕی هەبێ یا دیندارە بەغەڵەتێکی زۆر گەورەیە ئەستان هەروەکو جنوەکەکە وایە کابرا 300 جۆر نەخۆشی دەرونی ئەو هەرکێ بێرەڵە جنوەکەی ئاسانە وەڵامێکی ئاسانە بۆ هەموو کەس ئەوە خۆ لە کۆڵکردنەوەی بابەتەکەی ئەمیش وایە دینداریش تووشی خەمۆکێ بێ بێدینیش تووشی خەمۆکێ بێ دکتۆر تۆ خۆ کەی ئەگەیتەوە قەنەعەتی کە ئەو چارەخوازی کێت بۆلات پێویستی بە دوعاە کەیش ئەگەیتەوە قەنەعەتی کە پێویستی بە دەرمان دوعا یعنی چۆن ینی بڕوا لایەنە دینیەکەی بەقوت کات ئەخ من دەبەرەوە خۆم هەر خۆم کەسێکم لەگەڵ خۆما دوعاکەم دیندارم ڕەنگە ئەوە شتێکی تایبەت بە حەزەکەم هەموو کەسێک بۆ خۆی نیایشێکی هەبێت یعنی ئەوەی نیچە ئەڵێت باوەڕ بەوانە مەکەن کە وادەی دنیایەکی ترتان پێدەن بۆ سڕکردنتان دەست بۆ بگرن کە هەیە هەر ئەمێ من باوەڕم بەوە نییە باوەڕم بەوەیە هەندێک جار هینەڵێ متەنەبی شعرێکی ئەڵێ کەفا بیکە داء أن ترى الموت شافية وحسب المنايا أن تكون أمانية الله بس بويت تو بزان نخوشي كمردن بالشفاء بزاني بلام للراسية جاري واي إنسان للدنيا شغله بس ني إنسان أمريت ها بيزار بي هم والين كألي بزني أمريت من كألم بزني أمريت لخيال داني خوما أو دنيا أودانا قربال خليره خوشتره مشكلة منية بوا بالله نسج مردي براسية ما يلا ميج مجابل اعتيادي يعني بەڵام دوعا بڕوام وایە دوعا ئینسان خۆی بۆ خۆی ئەیکات کاک ڕامیان نیایی شوێتەوە خۆت ینی چی من بێم دوعا بۆ تۆ بکەیتۆ خۆت چیت بەردی چی ینی من بۆ خۆم دوعاکەم دوعا ئەوەیە بینی ڕازی بینی خالق و مەخلوقە بینی عابد و معبودە بینی ئەمە دیوە ڕوحی سۆفیەکەی کە من تیامە پرشێکم تایە ینی باوەڕم بە شتانایە بەڵام ئەوەی کە یەکێکی تر بێ و نونەزیری منە هاوارکە ئەمە شێتخانەیە جا ئەوەیە کە ئینسان کەسێک کە باوەڕی بەتینی هەبێ من بڕوام بوانی هەر کەسێک کە پێ وتێ مەسەن دیندار باوەڕدار بێ زانی دیندار شتێکی فۆرمێکی گشتیە مەلایە کە ڕیشێکی درێژە بوو بێتە ئەم مەجلیسەوە ئێمەی تر هەمومان وازانی ئەو نوێنەری دینەکەی لە کاتێکە هەر بە نەسە دینەکان ئینسانی وا هەیە لە ماڵێکە دانیۆ کەس هەر نایناسێ و زۆر ئیمانیشی لەو هەموو مەلا و شێخ و هینەڵێ ڕەندم و ئەوەش ئینەکەی نالی ئەڵێ شێخی و سەرلنگە دەستارت بە دەستاری بزرگ ڕەندم و دەستاری چی من دەفە نەک من دەفە شعرەکەی هەنی هەندێک ئینسانەیە بە عەمامەکەی کاڵی دەسارە ناسرێتەوە بەڵام ئەم ڕەندە و بێباکە و دەساری سەری من دەفەکەمە نەک ئەوەی کە عەمامە بەسمەوە بۆیە ئینسانی دین باوەڕدار جایە لە دیندار فۆرمە گشتێکەیە هەر قورئانی فەرمێ قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا أعراب هاتن دەشتێکەکانی عەرەب بەویت ئەوە تا ئیمانمان هێنا قورئان کەیتر تەواویتر لە قورئان بەسەرمان نییە ئەڵێ پیان بڵێەوە بڵێن مسلمان بووین نەک ئیماندار ولما يدخل الإيمان في قلوب ئەسڵەن ئیمان جارێ نەچۆتە ناو دڵتانەوە خەڵکەیەکی حەجەکا و دێتەوە هێشتا لە ئیمان تێنەگەیشتووە بەم تەعبیرە ئیماندار باوەڕدار ئەوەیە کە لە بینی خۆی خوایە نیایشەکە دوعاەکە بە قەولەوەی مەولانا جەلالەدین ئەڵێ موسا عەلەیهی سەلام سەلامی خوای لێبێ ڕۆیشت ئەبینێ شوانێک ڕاز و نیازەکە لەگەڵ خوایە دانیشتووە لە دوورەوە وتی خوایە کەی دەی بۆ ماڵمان داوەتت بکەم قژت بکەمە شانە سەرت بخەمە سەرڕانم چی ئەڵێ موسا وتی کوڕەی بێدینەوە تۆ ئەزانی چی کوفرێکی گەوراکەی تووڕە بوو ڕەنجانی شوانەکە دەستی کرد بە گریان و ڕۆیشت دوای مەلایکەتی بۆ دابەزی وتی موسا خوا پێی وتوی کێ ڕێی پێداوی تۆ شوانە ئەوە عەبدێکی منە بۆی ڕەنجێنی ئەمە ئیمانە تەبان ئەوە چیرۆکە یانی بەڵام ئەو پێغەمبەرێکی ئولول عەزمە خوا پێڵێ موسا تۆ ئەوەی شوانەکە هەرەوەنە لە خوا تێگەیشتووە چوزانێ ینی بۆیە ئیمان ئەوەیە کە ئێمە چەند کەسمانەیە مەلا و کەناڵی دینی و شێخ و ئەمامە لە دین ڕەنجانیەتی ڕقی لە دینداری دوێنێشەوە لە بەرنامەیەکە باسی ئەوم کرد لە یەکێ لەو دەرسانەوە وتم زۆر کەسەیە ئیمانی خۆی بە مەلایەکە فرۆشێ
لەبەرەوە ڕقی لەو هەموو مەلا و دین و ئەمە فڵانی ئیسلامی ئەو فڵانە وای کردو ئەڵێ خواوە دیندای نایکەم لە کاتێکات دینی بینی تۆ خوایە خۆت خۆ بۆیە من بەو ڕێ بڕام وایە نیایش و دوعا و نزاکردن تۆ توانی بیکە قیچەکە هەر کەسێ بیکاو بۆ خۆی بەس بڕۆ یەکێکی تر بۆت بکای ینی چی نازان با تۆزە لەو قاڵبە دەرچینی تر سوچکە بۆ ئەم لە سویچەکەی ئەم لای وەربگرین دکتۆر زانستی دەرووناسی خۆت ماشەڵا پسپۆری زۆر لە من باشترە زانی ئەوەنی من معلوماتە بێت دەڵێ هەر شتێک زیاد لە پێویست بە ئاسانی فراهم بکرێت بێ ئەرزشە بێت زۆر بە سەرچاوکردن لەلایەن پیاوەوە بۆ ژن زۆر ناسپەیانی پیاو بۆ ژن پیاو بێ ئەرزش ناکات لە بەرچاوی ژنانم لێ هاندەی چی ینی ئەمە جواب من بیدایەتی بەرنامەکە پێم وتی وتم من نوێنەری مشکیلەکە ئەم وەڵامم کە زۆر ڕاشکاوە نابێ ئەم ڕەنگە هەندێک لە پیاوان عاجزکە هەندێک لە ژنانی عاجزکە بەڵام ڕاستیە واقع وایە باوەڕی تەواوم بەوەیە کە ئافرەت مێینە حەزی لە پیاوی ئاڵۆزە حەزی لە پیاوێکە بەختیار عەلی لە یەکێ لە ڕۆمانەکانێک کە من زۆر بە گەنجی خوێندومەتەوە نازانم شاری مۆسیقا ڕسپەکان یانە قسەیەکی زۆر جوانی هەبوو ئەو کاتە بۆ ئەو کات زۆر سەرسام ئێستا دوای ئەوەنە ساڵەوە کە بوومەتە پسپۆر لەم بارەیە ئەڵێم ئافرین یانی بۆ ئەڵێ ئافرەت پیاوێکی پێهی نییە بەستەنیا قسە بکە بە ئافرەت معجەبی پیاوێک نییە بەستەنیا قسە بکە و معجەبی پیاوێک نییە بەستەنیا بۆی نزیک بێتەوە دەستی بۆ بێنە لە ڕووی سێکسیوانەوە بەڵکو حەزی لە پیاوێکە هەم قسە بکە هەم نزیک بێتەوە قسە ئەکان نزیکە بێتەوە قسە ئەکان نزیکە بێتەوە بۆ ئەو پیاوانەی کە بەشێکیان لە ژیانی هاوسەریا سەرکەوتون ناز بە هاوسەرەکانیانە دەن بەڵام نازیشیان لێگرنەوە ڕەنگە من لە ماڵەوە شەڕم بۆ دروستکە جاری تریش یعنی هەندێک جار نازە بێ بە دۆز بدرێتە ئافرەت بە جورعە چۆن دەرمان تۆی ساگە من دەرمانێکە بۆ بنووسم پێت ئەڵێم هەموو ژەمە بیخۆ یا ئەڵێم ڕۆژی یەک جار دوو جار بە گوێرەی دەرمانمانە ڕۆژی سێ جار یەک حەپەخۆی هەیە جارێک دوو حەپەخۆی هەیە دوو جار دوو حەپەخۆی وانە هەیە بە گوێرەی ناسینی بەرامبەر ئەبێ ئەو ئافرەتە پیاو ئەبێ ئەو ئافرەتە پەیوەستکە بەخۆیەوە بڕوان پێ بکە بەشێکی زۆر لە خیانەتی ئافرەت بۆ ئەو پیاوانەیە کە لیقن ئەزانین لێق یعنی چی پیاوێکە بەردەوامیش بە دەوریش نەکاتی ئیزعاجی کردو ئەوەنە لێ هەرچیت ئەوێ بۆ بەو شێوەیە بەسەر چاو ئەمە هەموو بۆ تۆ پارە بۆ تۆ ماڵ بۆ تۆ یەک دنیا پارە ئەوەنە سیارە بۆ تۆ ئەوەنە بڵک بۆ تۆ لە کاتێکە ئەو هەستەکە ئەم ئافرەت هەستەکان پیاوە لە کۆڵی خۆی کاتەوە یان بەردەوام لە ماڵەیە دەرنەچوو کێوتوتی پیاوە بێ بەردەوام لە نوکل و تیژنەکە دانیشێت کێڵێ وایە هەندێک توێژنەوەی دەروونناسیەیە زۆر ینی من بینیومە بەس نازانم بزدەبت سەر چاوکەوەی ئەڵێ پیاوە بێ لانیکەم جار هەفتانە شەوێک ئاوا دوور بێ لە ماوە مەسەن لەگەڵ هاوڕەکانێک کۆ بێت هەم بۆ دەرونی خۆی تەرویح بێ هەمیش لە ماڵەوە دنیای خەڵکی کێشەیە بەردەوام ژن و پیاوەکە بەردەوام بەیەکەوەن من دێم بۆ کرینژ نەگەڵێ دکتۆر ناڵێ بەتەنیا لەگەڵ هاوڕێیەکما دەرچم ئەمە چی وەڵا با بەیەکەوە بین بابە ئیش هاوڕێ هەیە هەستەکە کۆی لێ تۆ بە بەردەوامی ناوێنی چی ژن زۆر حەزی لە پیاوی دڵپیس نییە زانی پیاوی وایە لە خۆشەویستی وەڵام ژنەکەم بڕوا بۆ کوێ لەگەڵ بۆ یعنی ئەمە بۆ ئەمە نە ئازادیە نەخۆشەویستیە نازام چییە ژنیش کە پیاوە گرێت پیاوەکە ڕابۆرکە تەلەفۆنیاڵە گرێت بۆ لە کوێ بووی لەگەڵ کیا حسەبەکردن ئەمە دەوامە یان هاوسەرێتیە هاوسەرداری بڕیاردانی دوو کەسە بە ویستێکی ئازاد بۆ پێکەوە ژیانێکی ئازاد بەرپرسیارەکان دابەشکەن پیا و مافی چیە و ئەرکی چییە ژن مافی چێ و ئەرکی چییە بەم شێوەیە پەیوەندەکان ڕێکخەنەوە ئەو ناز پێدانە زیاد لە حەددا هەر بە مناڵیش غەڵەتە یانی چی نازی وای پێدە ینی ها کوردەواری قسەیەکی لە فێرکەران فێری مەکە فێرک لە بینی ئەو قسانە ڕوا بکە هەمووی ئەزمموی کەڵەکەبووی میلەتێکە تۆ کەسێک وا لەکەی ئەزان تێ ناگات لە پەیوەندی وای لێ ئەەکەی ئەم ژنە خۆی لەسەر پێی خۆی نەوەستاوە تۆ هەموو شتێکە بۆ کردو چوت بکرە دوایی لە ناکاوە میزە هەر تێکە هەر تووسە هاوڕێک شەو ڕۆژ تەلەفۆنی بۆ بکە مانگی یەکەم خۆشە دووەم خۆشە ساڵێ خۆش دوای بێزارە بن بڕیار نییە ژن و مێردێک کە بە یەکەوەن کچ و کوڕێکە ئەچنە ژیانی هاوسەریەوە ساڵ و 2 ساڵ بژین احتیمالە 50 ساڵ ڕاست 70 ساڵ بژین هێنی من لە شوێنێکی تروتم پیاوی ئەمە لە لێدانەوە هاتووە بۆ ببوورە بۆ مامە حەمەی ینی
کولتوری لێدان لەکوێ کولتوری ئەوەی کە ئیتر بڵێ بەسەر چاو گەورم ینی ئەوە ناو ئەمەژنا ناوەڵە ئەبێ هەموو شتێک وەسەت نییە هەموو شتێ بێ ناوەند بێ بۆیە پیاو ئەبێ تا ئەتوانێت ڕێز لە ژنەکەی بگرێ خۆشی بێت ڕێز جیای لە خۆشەویستی ویستم ئەو پرسیارە خۆشەویستی ئەوەیە شعری بۆ بڵێ گۆرا ئەگەر ئینسانەگە بتوانێەوە بێ ئەرەوەڵا بێ یعنی زانی چۆن پیاوی ئێمە ئەسەن ئەمەشم هەر وتووە لە شوێنی ترە لە ڕووی نایە لە بەرچاوی مناڵەکانی ماچی ژنەکەی بکزانی بۆ لەبەرەوە بە هێمایکی سێکسی تێگەیشتووە بە هێمایکی سێکسی تێگەشتەوە وای لێ کردو ئەگەر مناڵێک ببینێ باوکو دایکی باوشان لێک داوڵێ ئەرەوەڵا شتێک ڕوویدا لە کاتێکە خۆی ئەی بۆ ماچی یەکێکی مناڵەکانتەکەی بۆ باوش نەگەت نادیقی چێکە هەر تۆی سەزانی خۆشەویستی سێکسی شتێکە ماچی سێکسی شتێکە ماچی تەوێڵی ژنەکەتەکەی باوشی دەدێ سەری ماچەکەی تەوقی لەگەڵەکەی لە بەرچاوی دایک و باوکیشی ئەمە هیچ ئایبێکیتیانە با بێتە نۆرمەڵ بێتە شتێکی ئاسایی وە خۆشەویستیشە بەڕاستی نەک بە فێڵام پیاوەیە ئەوەنە هیچی نەکردووە لەگەڵ ژنەکە هەر جارێت بە ئاوسەرەکە بڵێ خۆشەویستە ماڵێ بەخوا پەنێکداوە نابێ وابێ یان زۆر جارەڵێن زۆر لیقبوونی پیاو بۆ ژن نیشانەی ئەوەیە مەلەفێکی ترە ناڵم شتێکی لە ژێر سەرایە دکتۆر جیاوازی پیاوێک کە ڕێز لە ژنەکەیەگرێ لەگەڵ پیاوێک کە مووی نەرمە چییە چۆنم دوانە جیاکەینەوە ئەفونکە بۆ زمانە شەفافاکەم بۆ هەموو خەڵک تێ بگەن زۆر جوانە منەوە بیرەکەمەوە پرسیارەکە بە قوڵە زان بۆیە ئەزانی پیاو تۆ حەزەکەی مەسەرەن هاوسەرەکەت پیاو بێ تەبیعەتی پیاو بێ و عەزەڵات هەیە بێ و قسەی ئەوە بکە نا حەزەکەی ئافرەتەکەش وایە مێینە حەزەکە پیاوەکەی پیاو بێت حەزەکە وجودی هەبێ حەزەکە لە ناو خەڵکا بینی هات چوزانم دەرکەوێت لە شوێنێک بینی پیشانازی پێوە بکات مو نەرمی ئەوەیە کە ئەم پیاوە سیفەتی پیاوەتی لە دەستدا گۆڕینەوەی ڕۆڵ زۆر ناشرینە ئەو ژنانەی کە پیاوەکانیان زۆر ژنانن ناچارن خۆیان ڕۆڵی پیاوە بینن و زۆری بەدبەختن و زۆریش یەکێن لە ناڵم تووشی جاریوات تووشی خیانەتە بێ جاریوات تووشی جیابوونەوە بێت هەستەکە پیاوەکەی پیاو نییە ڕۆڵی باوکاتی نبینێ ڕۆڵی لە ماڵە هیچ ڕۆڵێکی نییە ئەو مونەرمیە ئەوەیە پیاوەکان دەجا لە بێدەسەڵاتی مونەرمە نازانێ فەقیر حاڵە عەقڵی جۆرێکە نازانێ معجەبە بە ژنەکەی بە باوکی ژنەکەی بە ماڵێکی دەوڵەمەنە ئەم خۆی بە کەسێکی نەخوێنەوارە زانێ ئەوان بە خوێنەوارە وا ئەکات لە ژنەکەی ئەترسێت ینی جۆرە لە جۆرەکان هەیبەتی پیاوەتی لە دەسەدات ئەشی هیچ سەبەبێکیش نەبێت بۆ بەستنەوەی خۆی بۆ ژنەوە کە ئاوا مونەرم بووە بۆی ئەشکری هیچ یەکێک لەو سەبەبانە نەبێت لاوازی کەسێتیە زانی خۆی جوانی وشت چێزە من نازانم جوانم ناشم لای تو بەس مهم ئەوەیە سێلف ڕسپێکتم لای خۆم پێم وایە ئینسانێکی ئاساییم و ئەوە تا قساکەم بەڵام ڕەنگە لای هەر کەسێک بەس ئینسانی وایە قۆزیشە جوانیشە دەوڵەمەنیشە هەر خۆی بەوازانە کە هیچ نییە سێلف ستیم زۆر مهمە لە سایکۆلۆژیا مەرج نییە بەس خۆی وا ئەزانێت لاوازە یعنی ئەستەکە هەمانە جۆرە لە کەسێتیمانە پێوتێت دیپندنت پێرسۆنالیتی دیسۆردەر کەسێتی پشت بەویتر بەست و نازان بە کوردیی پێڵن ئەوەی کە پشت بوانی ترە بەستی هەیە ناتوانێت بڕۆ بۆ بازار ناتوانێت جلوبەرەکەی خۆیڵ بژێرێ ناتوانێت هیچ بڕیارێ بدا ئێوە کە ژنی شێنێت ئەگەر ژنەکەی کەمێک ئازیتەڵەوە بێت ترەمە ئەبێتە فەرمانبەری ئەوتر باشە سەیریەکە لێرە ینی ئەو ژنەی کە وایە بەرامبەر بە پیاوەکەی یانە پیاوەی کەوا مونەرمە بەرامبەر بە ژنەکەی ژنەکەی بەدڵی خۆی چەوسێنێتەوە پیاوەکەش لەسەر سەری خۆی دایناوە جاوەکوتم پیاوە کە زۆر لی قەوێژنەکە لە داخای چەوسێنێتەوە سەنجنەکە هیچ سفەتێکیان نبینێ پیاوەکە دەست کاتە پەیوەندیەکی تریش لەگەڵێکی پیاوەکە چمەڵەیەک لەوە بینە کە بیخاتە سەرسەری خۆی دوای ئەو هەموو شتەش کە من زۆری بینە لەبەرەوە هەر لە لاوازیەتی خۆی ئەگەر ئینسان لیق بوو ئەنی بەشێکی لاوازیە بەشێکی ئەوەیە ناڵێمانی هەستەکە ئەگەر ترسی لە دەستدا هەستەکاوی تر لە دەستدا خەڵک دێژ نەگەڵەکە کە بەرچاو ئەڵێ کاکە منم پیاوم ناوێت نامەوێت تۆم ناوێت خۆشم ناوێکی پیاوەکەڵێ وەڵام من تۆم هەرەوێت ئەمە بە تەنیا خۆشەویستی نیە ترسی لە دەستدانە پیاوەکە باشیش نییە لە ژیانی ڕۆژانێ بڵێ زۆر خۆش ژنەکەی خۆشیوانە بەس هەرە ترسێت بێکەس بمێنێ ترسێت ئیتر ژیان نەتوانێت دەست پێ بکات ڕەنگە بەشێکیەوە بێت ئالۆزە ینی بڵێم وەکو ئەو قسەی کەوتم چارەسەری ئەوەی بڵێ جنۆکە بۆ هەموو شتێکە ئەم قسەش ئەبێ کەسەکە کاتێک دوو کەسەکە دانیم زانین هۆکارەکەی چییە بەڵام بەگشتی مونەرمی شتێکی ناشرینە هەر لە ناو ناشرینە ژنەکەت خۆش بێ من پێم بەڕازی پێم شەرمە پیاگە بین مەڵێ
لە ژنەکەمەدەم هەر زۆر عیبە ینی زۆر عیبە پیاەک بڕوا لە ژن بدات نەک لێ هەر ینی هیچ معنایەکی نییە یانچی تۆ ینی ڕێ بە خۆتە دەی لە ژن بدەیت کە لە کاتێکە ئازانیت ئەگە پیاوێکی زەبەلا بێ ناوێری دەستی لێ بەرزکەیتەوە ئەو بێ دەسەڵاتی لە خۆت بدە زۆر جاوتمە بڕۆ لە خۆت بدە بەس دەستە ژن مناڵ بەرز مەکەرەوە ڕەنگە ینی حتا لەنی مناڵەکە ئەوەترە لە تووڕێیەکانە بەس تۆ فێربوونیشە ها ئەمە چەند ئەمە عیبە ئەوی تریژار عیبە هەنی وا بکەی کە ژنەکە بە پیاوت نەزانێ و زۆر لاواز بیت بۆی ژنەکەت هەست بە ژنێتی خۆی بکە پیاو بە جوانی بگەڕێتەوە بۆ شتەکان بۆ ئەوەی هاوسێ بۆ ئەوەی ژنەکەت هەست کە خانمی ماڵە تۆ پیاوی ماڵ بە چکە گوناحە ژنێک کە پیاوەکەی دەوری پیاو نابینێت ناچارە خۆی دەوری پیاو ببینێ زۆریش بێت زۆر ناخۆش ئەو ماڵە ئەبێ هەریەکەی ڕۆڵی خۆی حتا لە ناو شێریژە خۆ شێر ئەبین وێنە بشاندن مێنگەکەی هاوارەکاتە سەریە قەیچێکا جاژایش بێتاقەتە بێ ژنەکە تووڕا بێت لە کاتی گەرمەی تووڕەیا زەختی لەسرە فشاری لەسرە ئازای تەحملی بکە قەیچێکە بەس دوایی هەر کۆنتترۆڵەکەی بتوانە کۆنتترۆڵی تا کوێ تەحملکەی تا چه ئاستێک تا چه حدێک لە چه حدێک ئایتر ڕایگریت ئەگەر خۆشەویستی هەبێت هەموو شتێک تەحمل ئەکرێت ئەگەر ئەو دوو هاوسەرە ئەوەندە یەکیان ناسی خۆشەویستیەکان خۆشەویستی سووەری نەبوو بەس شێوەی وایە و باڵای وایە و چی وایە و جسمی وایە نە ئەوەی تێپەڕان خۆی ساڵی یەکەم و دووەم سێم ئەسەن هەر ژنوێر یەک ناناست ئەزانی زۆربەی تەلاق لە ساڵی یەکەم و دووەم ڕۆدا زۆر دێن بۆ لامەڵە ماشە هێشتا بڕگوەکە هێشتا نەبەستراوە یەکتان نەناسی بڕگوونەتەکە هێشتا یەکیان نەناسی ها بڕگوێ بەسی ئەوکەوێی بەس دوایەوە کە بە یەکەوەن یەکیان ناسی ئیتر لە یەکتریش تەحمل لەبێ بکەن ئەزانی بەشێک لە کێشەی ژن و مێرد مناڵە کاتێکە تۆ دەسەڵات نیە مناڵێکە دووە سێ کێشە دروستەکەن تۆ نازانی چارەسەریکەی تووڕە ئەبیە تەقیتەوە هەندێک جار بێ مناڵی شەر کێشە دروستەکە چۆن مناڵ زۆری کێشە دروستەکە بێ مناڵی کێشە دروستەکە تۆ لە خۆت تووڕە نابی کاکرامێر قەت نەبووە لە خۆت تووڕەبی خەریک بە یەک بۆکس بدەی لە خۆت شەقێ لە خۆت دەیت و لە ڕوتۆ ینی هەمومانیان ئێ باشە کە لە خۆت تووڕابی ئیشەکە نازانی کامی بکەی چاوەڕوانی لەوی تر چییە کە کەسێکی ئازادەوە تۆ یانێتەوێ چی بێ وەکو تۆ بێ نسخەیەکی تۆ بێ نابێ هەندێک جار پیاوەکە تەبیعەتی تووڕەیە یەکەم جار ژنەکە تەحملی ناکە باوکی نەرمونیان بۆ و ئەبینێ هاتوۆتە ژینگەیەکی تا بەس تووڕەییش مبەڕڕی هەبێ باشە هەوڵ بدەم ئەزانی پیاوەکەت بەچی تووڕە بێ ژنەکەت بەچی عاجزە بێ مەیکە هیوا هەیە ژنەکان لە مێردەکەم ئەزانێ نقطە زۆفی من چییە هاتووە لەسەر دڵما هەموو ڕۆژێ قسە دووبارەکە دەوە چیەوە خۆشەویستی یان شەڕ زۆر ژن و مێرد لە ژێر یەک سەقفا ئەژین بەڵام لە زووە جیابوونەتەوە تەلاقی عاتفی من یەکمەیە سیمینار لەسەر تەلاقی عاتفی جیابوونەوەی سۆزداری جیابوونەتەوە بەڵام جیا نەبوونەتەوە جیابوونەتەوە بەسەڵی لەبەر مناڵەکانم لەبەر عیبە لەبەر چی لەبەر لە یەک ماڵایە بەڵام هەر یەکەی بۆ خۆیەژی ئەو بێدەنگی جیابوونەوەی بێدەنگە باشترەیان لە شەڕە دەنوکەکە کەڵایکی باش نیە ئەگەر دوو کەس گەیشتنە ڕادەیەک یان ئەڵێ قورآنە فەرمێ فەئیمساکم بمعروف ئەو تەسیان بإحسان من تعبیری لەوە جوانترم لە هیچ شوێنە نەبینە لە هیچ فەلسەفەیەکە یا بە جوانی جا بەرەوە ئیسا هەر هاوڕێش عرب ناڵێ شەڕ الصحبەتی ما لا يوافقك ولا يفارقك خراپترین هاوڕێ ئەوەیە کە نە لەگەڵ تا گونجێ نە لێ جیاژێتەوە ئەگەر ژن و مێرد بێت چی سەقفێکە و دایمە و مناڵ هەبێ لە بینەوە یعنی باشتر وایە ئینسان بزانێ هەر سەرەتا بە یەکەوە گونجیانەوە بڕای شمایە هەمومان هەرە بێت جۆرە لە تەنازول بکەین لەوەی کە لەگەڵ ئەوی تراژی ئەچیت هەر مناڵەکان ئی باشە ژن و مێردەکە واز بێنێ مناڵێ کێشەی نییە خۆ تۆ لە مناڵ جیا نابیتەوە هەزار کێشە بۆ دروست کوڕەکەت گەورە بێ کچەکەت گەورە بێ ئێبێ لەگەڵەیە بژیت بۆیە ئینسان بتوانێت ئەوی تروا قبول بکات نەنووسێنەیەکەوە ئەم دەربڕینانەی کێڵم ڕێک هەمووی ببێ بە بۆ خۆم اینجا بۆ ئەوی تر ئەوی ترمانەوە نەخۆش نوێ بیکوژین ئەزانی تۆگەریکێکە خۆش بێ پەراسوەکانی بشکێنی وا باوەشی لێ بدەی ئمە خۆشەویستی نیوە دوژمنایەتی هەمیشە ڕێ بدەی هاوڕێکت مناڵەکەت ئاوسەرەکەت کە خۆشتەوێ ئەوەنە ئازاد بێت هەست نەکا خنکاندوتە بەردەوام لەسەر لەبەر لوتی یەکابی هەموو گەشتەکان بەیەکەوە بێ هەموو دانشتەکان بەیەکەوە بێ هێواش هێواش وا لێ دێت تووشی نەخۆشیەکە بی نازانی چییە ئەڵێ باشە دکتۆر من ئەم هەموو پارەیە سەرفەکەم بۆ هیچ گەشتێ ناڵم بە تەنیا بڕۆ ئێوە خۆیەوە نەخۆشێ ئەوە خۆی کێشەکەی ئینسان هەمی حەز ناکەی ئازادبی هەندێک جار ئەو جلوبەرگەی کە لەبەر تا حەزەی بیدڕی تەنگە هەر جلوبەرگەکە تەنگە توێ بیدڕی
ینی وانێ ئەو کەسەی کە پانتۆڵێکی لە پیایە چاکەتێکی لە برا دوو لە ڕۆی پێڵاوێکی لە پیایە بە بەردەوامی ئاوای کردووە هەندێک لەو موزیعانە بینم بە بەردەوام بە قات و ڕیباتەوە هەموو شێواغبارم بەزەین بەوان هەدێ ئەلمانە تووشی ئەزار دەردەبن بە بەردەوامی ئاوات کردووە حمل ناکەی هایسەوە بە من تاوت ئیسراحەت بە چۆن ئەجوڵی چۆن قساکەی من ئەگەر هەستم بە ئازادی نەکە قسم بۆ هەر لە بیرم نییە قسەکە بۆم نایە بلۆکەم ئەی باشە ئەگەر و هاوسەری کە بەردەوام ئەویتی چەسانۆتۆ کوشتوتی کاکە وەڵڵا هەناسە نادا هەناسە نادا چۆن بژی بیڵین هاوسەرەکانمە هەناسە بدەن هات لە شوێنێکی تراوتومە بە ژنانم وتووە بێڵن مێردەکانتان بڕۆن تا ئەفرن بەس وەکو کۆلارە بەنێک بەدەستەوەی ئەوە هێواژە ڕایکی بە ناز ڕاکرد لە شعرێکا زوو وتومە کامپیاوەی خاوەن ئاوەزوو بە تەکبیرە و خۆی هەڵدەکێشە کە ژیرە بەتاڵێکی بسکی ئەوە هەڵواسراو لە بەردەمی داسیرە پیاوەزیری ژنە پیاوەسیری ژنە ئەگەر خۆشەویستی هەبێت ئەو ژنانە سەرکەوتون کە بە خۆشەویستی پیاوەکانە نەکوژن نەک ئەو خۆشەویستێکە بۆ کێ ڕۆیشتی و چیت کرد و سەیری کێت کرد ئەو بۆ لە سەری تەلەڤیزیۆن کە کچێکی جوان دەچ ئەو چییە یعنی ئەو پیاوە ناتوانێت بە دزی تۆ خەیاڵکەنی تۆ وا بکە کە لە خەیاڵی پیاوە گەشتابی بەو نازت بەو میهرەبانیت ژن و پیاوی جاران نەخوێندنی تەواو کردبوو ناهیچ ژنێکی عشایرە 7 ساڵ بەیەکەوە ژین من پیاوە کاتبوو بەلام ئەمەشم هەر باس کردووە پیاوێکی بەتەمەن هات بۆ لاموتی تووشی خەمۆکی بۆ ئەوانە ژنەکەی نازام ساڵێک کەمتر و مردوو شتێکیوە وتم حاجی پەیوەندیت باش بوو لەگەڵ هاوسەرەکەت وتی ئەگە پەیوەندیم باش بوو یا خراپبوو چی ڕۆڵەگەیان من مردنی ئەو هێناوی بۆ لای تۆ زۆر موچۆرکێکی بەلاش تێگەر ئەو نەبنە مردای من چیمە کرد لە لای تۆ یعنی چی یعنی ئەو پیا و ژنە عشایری کە پیا و لە پیریا زیاتر هۆگری ژنە بێ گەژنەکەی باش بێ ژنی وایە 15 مناڵی بووە بەخوا 20 مناڵ لازەمەوە چۆن هەر تەحملی کردووە ماڵی بەڕێوە برۆ دەشتی بەڕێوە دەژنێکی عشایر بوو من ئەمە خوێنەوارەکانی ئێستا فێر بن لەو ژنانەوە مە چۆن توانیانە ماڵ پیاوی تووڕێی وا ڕام کردووە ژنی ئازا پیاوی ها ئەڵێن ئەو کەسانی کە ئەو ڕامیارانەی کە ئەسب ڕامەکەن ئەڵێ عرە بەڵێ ئەنا لەها ئەسبی سەرشێتم بۆ بێنن ڕامێکم ژنی ئازا پیاوی سەرشێتیش ڕامەکەەوەی ئەوەی تەمسیلەکەی ڕەجەبی پەرکە پاک لە خۆر لە کۆتایی هەفتاکانەوە بزانام هەبوو ناسکە کە ڕەجەب شێتەوەی هێنێت و ئەڵێ بمدەنێ بە عاقڵیکە یەکی لە جا من گوناحم چییە من کوڕی خەڵکی شێتی خەڵ من ناڵم بڕۆشێتەوە کە بەڵام ئەگە مێردەگەت سفەتێکی شێتیشی دیابوو بە کۆنتڕۆلکە تۆ نابێ منافەسە یەکتری بکەن ئەوڵێ من وا ئەوڵە جلەکە تواوت ئەسڵەن ئەگەر ژن و مێرد ئەودی تۆ منەوە ماڵە تێک چوو ئەو شعرەکەی مەولاناڵێ ئەنیەکی ئامەد دەری یاری بزت گفتیارشکی سێمەدەمە لە شوێنی تر زۆر باسم کردووە هات با زۆر دووبارە نەبێتەوە بەڵام کۆتایی ئەوەیە دوو کەس لە ماڵێکە نابێ من ئاغا و تۆ ئاغا کێ جێکەمان دەورە بێ هەبێت تۆ ئەگەر لێرە لەم شوێنەی خۆت ئەگەر مەسەنە مدیرەکەت بەڕێوەبەرەکەت تەمەنیشی لە خۆت مناڵتر بێت تۆ مەقبوڵت کردووە بەڕێوەبەرتە ئەگەر تۆزی ڕێزی بگری ئەسا یەکێ لە کێشەی کۆمەڵگەی ئەمە هەر بەگشتی ئێمە من بلانی کەم ئەو کوردی ئەم پارچەی خۆمان ڕێز لە سەرکردە ناگرن جنێوە دەنە سەرکرد کاگە سەرکردەکەت مردووە سەرکردەیەکی مێژوویە وێنەیەکی لە شوێنەکە چۆن تعلیقی لێدەی هەموو میلەتان سەرکردەکان ستالین لە ڕوسیا زاڵم بوو لینین دنیا زوڵمی کرد بەس ئەبێت تەقدیرێک بۆ ئەو کەسە ئەو پێگەیە هەبێ قەینا ڕەخنت لێ بێ ئەهلەوەسە بەس نەک جنێ و نەک عیلەش وایە ژنە بێ بزانێ پیا و ڕۆڵی چێ پیا بزانێ ڕۆڵی ژن چیە هەمومان ئاغابین لە ماڵان ناتوانین بە یەکەوش دەستەکانم خۆش بێت دکتۆر ئەم پرسیارە ڕووی دەمم لە تۆ نیە تخوا بەنۆ ئەکتێمەکە زۆرێک لە بەناو دەروون ناسەکان لە جیاتی چاکردنەوەی خێزان ڕێگەی تەلاق ئاسانەکەن بەناوی خۆشویستنی خود و ئەم جۆرە قسانەوە چۆن خەڵک وشیارکەینەوە کە باش و خراپەکان لە یەکجیاکاتەوە من پێم وایە ئەوە دەروون ناسی نییە و جۆرە قسانەی گەشە پێدان و کۆرسەکەنەوە بە پارە و هیچی هیچ نازان و هەر لە خۆیانەوە خەڵقڕەکەن و ڤیویان ئەفرێ و ئەو بابەتێکی گشتیە لەگەڵ عەقڵی ئەزانی هەر ڕۆشنبیرێک ویستی خەڵکی لێ ڕازی بێ هەر ڕۆشنبیر نییە وەک کەوتوتە دوای حەشامات ڕۆشنبیرە بێ هەمیشە بەرزتر بێ خەڵک بۆ لای خۆی ئین بکات هەر کەسێک بە پارە کۆرسی کردەوە بڵێ هەمومان چۆن پێ بکەین بە گۆشەی دەست ئاوا لێ بکەیت ئەوە چییە ئەوە قەتیع دروستەکە هێر دروستەکە
ئەوە سەرکردنی مێشکی کۆمەڵگای بێمانە سەرەتانە دەبێت لە کۆمەڵگەت پاکرێنەوە ئەگەر دەوڵەتە بێ ئەگەر یاسا بێ نایڵێ هەموو کەسێت لە خۆ دانیشە کۆرسەکاتەوە بۆ ڕای تۆ خۆت کێی کە خەڵکی تر فێری شتەکەی چی ینی نابێ مؤهالاتێک بێ نابێ ئەمەی کە تەلاق ئاسانەکان ڕاستی من لە شوێنی ترە باسیەوەم کردووە جیابوونەوە هەندێجا چارەسەرە ڕەنگە ڕەخنەشم لێ گرابێ بڵێن ئەمەش ئاسان تەلاق ئاسانەکە من بڕوای کولیم بەوەیە کە ئینسان هەتا ئەتوانێت بە یەکەوە بژی کە یەکی هەڵبژات بژی مناڵی لە بیننا بوو ڕێز و حرمەت بۆ ئەو پەیوەندیە بێڵێ لەبەر خاتی مناڵەکەی سەرگەردانە بێ بەڵام پەیوەندی وا هەیە گەیشتووەتە ڕادەی ئەوەی ئەم ژیانە بووەتە جەهەنەم لە ماڵەکەیە ئەو مناڵانەش هەمویان تووشی نەخۆشی دەرونی بوون جابی تۆ باشتر 25 ساڵە وایە من کوڕ و کچاتون بۆ ئەمزان کویان تاڵێت بیرمان بێ دایک و وەکمان شەڕیانن لە یەک شتا ڕێکنین ئێمە ئەوە هەر ساڵی 1 2 3 4 کاکە ساڵی 3 ساڵی یەکەم قینە 5 ساڵ 5 مناڵت بووە هیچ پەیوەندیەکت بە یەکەوە نییە ئەمە چییە یانی ئەو پەیوەندی نییە دۆزەخ زۆر ڕاستە دەنا تەلاق چارەسەرێکە هەر لە دینیشە ناڵێ ئەبغەض الحەلالی عند الله تەلاق بێزراوترین حەڵالێک لای خوا جیابوونەوەی بەسی تر چی بکەی خوا هەر حەلە ینی ئەگەر وایە دکتۆر ئێوە بە هاوسۆزیەکەتان ناسراون هەر چارە خوازێکە بێ وڵاتانەوە هاوسۆزی بۆ دەرەبڕن گوێی لێ ئەگرن ئێمە مەبەستت منە یا مەبەست دکتۆری دەرونیە دکتۆری دەرونی مەسەرەن ئاریشە دەرونیەکان ئەوانی کە پسپۆرن لەو بوارەیە هەر کەسێک کە بێت مەسەرەن کێشەیەکیە بێیان هەر قسەیەکیە بێ و گوێی لێگرن هاوسۆزی بۆەکەن ڕێگە چارەی بۆ دانێن کەسە بۆ تایەسە بێت نەتوانی بێ هاوسۆزی بیت ینی شتێکی ئەوەنە خراپی هەبوو بێ بەڵام مەجبور بووی ڕێگە چارەشی بۆ دانی قورسترین کەیس چی بۆ تایەسە ڕەنگە ئەوە ئەنی من کەیس بووە لە مەسەن هەندێک جار لە زیندانە بەڵە 7 کەسم کوشتووە هاتۆ بۆلات هەندێک جار تۆڕێ بوولاوە هەندێک جار دەوامەتە بۆ لەسەن لە شوێنێ هەندێک جار کابراایەکە لە کتێبە ئاڵێ ئەوانەی کە دێنە ژوورەوە و یەکسەر یەکەم جار تۆ ناتوانانی هاوسۆزیان بی جۆرێکی پێرسناڵێتی دیسۆردەر ئەوەی ئاریشەی کەسیتیان هەیە کەسێتی دژە کۆمەڵگا خەڵکی وایە بە پێکەنینەوە لێوەنە خەڵکم کوشتووە ئەوەنە وا کردەوە بە چەقۆ دام لە حاها پێەکەنێت تەمان تۆ چۆن توانێت هاوسۆزی بی بەڵام لەگەڵەوەشە کەسی وامان بووە ئەو ینی خەڵک لی ترساوە هەیە بە مەسەها بەکە لە بچێن من جار ئەوم لە ئینا قبوڵان بەکە لە بچۆ کەس بێ بۆلام مەتا پۆلیس و شتەکانڵم لە بەر دەرگا بۆستن بۆ نمونە بۆم کەسە ئاستکا لای دکتۆری دەرونیە بەخوا خەڵکی وات هەر شێوەی ترسناک بوو هەر خۆشمە ئەڵێ جۆرەك لە هینی هەبوو بەڵام لەگەڵەوەشە ئەوە نەم قسە بۆ کرد ئەوان جای ترێنانە ئەڵێن دکتۆر لە سژنەگەڵە بەس دکتۆری من ببینم بەس دانیشم ئیسراحەتەکەم بەی توانیمە جۆرە لە جەرگان هاوسۆزیم بەس لە دڵەوە ناتوانی زۆر مەسەن خۆشت بێ بەس ئیتر هەندێجا بەزەیت پیادی ناژێڵی ئەستی پێ بکا کە تۆ لە دڵەوە خۆشت ناوێت تۆ ئەگەر دژایەتی بکەن ئەسڵەن لە کتێباڵێ ئەگەر تۆ نەتوانی ئەو کەسەوا لێ بکەیت بینێرە بۆ لایەکێکی تر چونکەەوە زۆڵمە لێیەکەیت بۆ دوژمنی نیت وایە ینی ئەوە هەیە بەس ڕەنگە بڵم زۆر نییە دکتۆر لەم سەردەمی سۆشیال میدیا و ترێند و کرانەوەیە مۆدرنەیە سنووری خیانەت لە چۆ دەست پێکات لە خیانەت هاتوۆتە بە چواردەورمان ئاسوڕێتەوە تۆ هەموو شوێنێک تۆ پەنجەرەی ماڵەکەت کردوێتەوە 6 پەنجەرت کردوێتەوە دەرگاکە و خەڵک لە هەموویەوە دێت و ئەگەر بنەمایەکی پتەوت نەبێت لە ماڵەوە هەموو دقەیەک معرەزی بۆی تووشی جۆرێک لە خیانەت بیت ئەکرێ بە سێرکردنی ڤیددیوەیەک ئەکرێ بە کۆمنت نووسینێک ئەرەوەڵە سنووری خیانەت لێەوە دەست پێکات خراپە ینی بۆیە باشترین ڕێگە چارە ئەوەیە بنەمای پەیوەندیەکانی خۆمان لە هاوسەرەکانمان پتە وکەین بنەمایەکی زۆر پتە و وەوە کوتم لە سەرەتای بەرنامەکەوە هەتا بتوانین پەنجەرەکانمان پەنجەرە بچووکەکان بکەینەوە قەینا جاجا بەس پەنجەرە گەورەکان داخین دەرگاکان داخین کەناڵەکانمان زۆر نەبێت چونکە هەموو جار ئێمە لە یەک ئاستی میزاجی سابتانین هەندێک جار لە تووڕەین عاتیفین ئینسانیش وایە هەندێک جار کە تۆ لە ماڵەوە پەیوەندەکەت لاوازە بە دوای هاوسۆزێکی ترا گەڕی لە غەڵەتێکە خەڵک هاتۆ ئافرەتە دێ ئەڵێ وەڵی لە نامم لە هەندێک مەسەن نام بۆی کە نردیسە بیرەکەمەمە شێت بوو مەمە چییە هەر نەیزانیوە چی کرد فەقیرە بەسەوە دوای ئەنجام ئەگەر مێردەکەی ببینێ خۆ تازە دڵی لێی پیس بوو بەچی پاکە بێت بۆیە مشکلەیە وا بەرەبەری کۆتایی پۆدکاستەکەمانە ئەگەر
پەیامێکت هەبێت کە لێرە بە بینەرانی بڵێ لە ڤارکاستەوە کە بتوانێت ئەو پەیامی تویان لێ بکات باری دەرونی و مێشکیان جێگیر کات و ئارامتر بنەوە چیان پێڵێ؟ واللهی من لە سەرەتاوە قساکەمانی هەمووی هەر پەیامە کۆتا پەیامێت کۆتا پەیامم ئەوەیە خەڵک بزانێت ئاریشەی دەرونی هەموو کەس ئەگەری هەیە توش بێ لە ژیانە وە شتێکی چاوەڕوانکراوە با نەڵێم ئاساییە بە شتێکی چاوەڕوانکراوە هەمومان توش بین و ئەبێ بیزانین هەموو شتێک ڕێگەچاری خۆی هەیە ڕێگەچارەی چارەسەری ئاریشەی دەرونی ئەوەیە بچتە لای کەسی پسپۆر و خاڵێکی تر کە دووبارە ئێڵێمەوە لەم سەردەمی جەنجاڵیە زانیاری زۆر قازانجمان پێ ناگەێنێت هەر یەکەمان مێشکمان جۆرە سنووردارە بزانین خەریکی چین و ئەو زانیاریانی کە پێویست نین لە خۆمانی دوورخینەوە و خۆمان نەخینە دنیایەکەوە کە خۆمان ئاڵۆسترکەین فکری ئینسان ناتوانێت هەموو شتێک احتیوا بکە بتوانین لەگەڵ کۆمەڵشتی بچووکە بەختەوەربی باشترە لەوەی هەزاران شت لە خۆت کرد بێتەوە و بەدبەخت بی. یخوا دەستە خۆش بێ دکتۆر جان زۆر گەورەت کردین ئەو پەڕی مای فەخر بوو بۆ ئێمە ئەمڕۆ لەگەڵ جەنابتا دانیشتین. خۆتان گەورن منیش زۆر خۆشحاڵ بووم هەستم بە ڕۆژنی کاتەکە نەکرد لە ڕاستە ئومێ دەکەم ئینشاءالله سوودێکی هەبێ بۆ ئەوان ئینشاءالله هەروە بێ من خۆم پێش هەمویان هەموو بینەران سوودم بینی یەخوار سەلامت بی. بینەران لێرە هاتیە کۆتایی ڤارکاستی ئەم جارەمان هیوادارم توانی بێتمان سوودێکمان بە ئێوەی ئازیز گەیانە بێت تا پۆدکاستێکی تر هەر سەلامت بن.